وڵای منتان لێبێ خۆشحاڵم کە ئەمڕۆ لە سێهەم ڕۆژی خولەکەمان بەردەوامین بە ئێوە شاد دەبمەوە لە ئەم پرۆگرامە تایبەتەی زوم بەڕاستی. ئەوە جێگەی سەرنجەمە دوو پرسیارمان هەیە ئەمڕۆ بێ قسە و باسی لەسەر بکەین. پێم وا بێ هۆموەرکێک بوو کە ئێوە بێ ئیمڕۆ ئامەدتان کرد بێت. ئەنجا پێم خۆشە ئەگەر برادرانی ئەدبین لەگەڵما کۆک بن لەسەر من چارەکێک بۆ 20 دقیقە زیاتر نا چارەکێک بۆ 20 دقیقە بتوانین چەند کەسێک وەڵامی ئەو دوو پرسیاری داوەتەوە بە کورتی با بێنە سەر شاش و باڵین پێمان بڵێن بۆ ئەوی بتوانین ئێمە وەڵامەکانیان لێرەوە بینەوە لە میانەی ئەو چارەکە بۆ 20 دقیقەیە من وەڵامەکان وەرەگرم و دوای دەزەکەم بە تەواوکاری دەرسەکەی خۆم کە ئەمڕۆ ئەخیر دەرسە خولەکەی منە هەتا بۆ بەیانی لەگەڵ مامۆستا هۆمەر ئامادە ئەبن. فەرموون ئێستا ئەو کەسانی کە وەڵامیان لایە یاخود هۆموەرکەکەیان ئامادە کردووە بە بێنە خەت و پێمان بزین چێ توانیوەتی وەڵاممان باتە وەڵامێکی باشی دەستکەوت بێت. فەرموون. زۆر چاکە هەر وەکو سیستمەکەی خۆمان ئەوانی کە جوابەکانیان لایە دەست هەڵبڕن ئێمە لێرە وەریانەکەین. ئێستش کاک ڕەزا دەستی هەڵبڕیەوە. فەرموو کاک ڕەزا. دەستان خۆش بێ سڵاوت لێبێ مامۆستا پەیوەندمان کاک ڕەزا گیان. زۆر سپاس مامۆستا سەبارەت بە پرسیارەکەی بەڕێستان جیاوازی نێوان بازرگانی ئەلیکترۆنی لەگەڵ بازاڕگەری ئەلیکترۆنی ئەم وەڵامە تێگەشتنی منە بۆ پرسیارەکەی بەڕێستان. گرنگەوەیە من شەرم نەکەم لە هەڵەوتن چون ئەگەر هەڵە نەکەم ڕاست نابنەوە. کەسێکی بەڕێستانیش هەبێ بێگومان هەڵەش بڵین چاکە بۆی ڕاستماکەیتەوە. نا ئەمە وەک مادام سیفەتی خولی هەیە دەرسەکەمان ئاساییە هۆموەرکە لە ماڵە هەوڵت داوە تەفەکوری خۆت بەکارهێناوە ئەشێ هەڵە بێ ئەشێ ڕاست بێ زۆر تەبیعی ئێمە نابێت لە هەڵەکانمان بترسین. زۆر باش مامۆستا بەنسبەت بازرگانیەوە بە تێگەشتنی من بریتە لە بەرهەمهێنان یان هاوردەکردنی کاڵایەک یان شمەکێک یان خستنەڕووی خزمەتگوزاریەک ینی بازرگانیکردن لای من وایە کە تۆ کاڵایەک بەرهەم بهێنی یان هاوردەی بکەیت یان خزمەتگوزارێک بخەیتە ڕوو بازاڕگەری ئەلیکترۆنیش بە بازارکردنی ئەو بەرهەمەیە کە بریتی بێ لە کاڵاوشمەکیان خزمەتگوزاریە ینی بازارگەریەکە ئەوەیە کە تۆ نێتوەرکین بکەی لە ڕێگەی ئەلیکترۆنیەوە بە ڕێگەی ئینتەرنێت بۆ و کاڵاوشمەک و بەرهەمەی کە ئەیهێنی تۆ بازرگانی پێواکەی. باشە بەنسبەت دیوی یەکەمیان ڕاستە بەڵێ ڕەنگە وا بێ بەڵام دیوەکەی تر هەر ڕەنگە بۆ بازرگانی ئەلیکترۆنیەکە تۆزێک هینمان هەبێت چونکەڵی خستنە ڕووی کاڵاوە خستنە ڕۆکەشدا دیسانەوەچین و ناو دنیای مارکێتینگ ئەفەر مامۆستا خستنە ڕووی خزمەتگوزاریەک ینی مشکلە نییە کاڵا کەوتمان کاڵا دووش دەگرێتەوە لە هەموو تەواوی دنیاە یان ئەوەیە خزمەتگوزاریە کاڵاکەی ئێمە خزمەتگوزاریان ئەوەی بۆ نمونە شمەکەکەی کە هەمانە بەرهەمەکەی کە هەمانە عفونکە بەرهەمەکەی کە هەمانە شمەکە سلعایە باشە گیانەکە. بەنسبەت پرسیاری دووەمەوە هەنگاوەکانی کردداری کڕینی بەرهەمێک من زۆر یعنی تەفەکرم لێ کرد زۆر بیرم لێ کردەوە بە پێداچوونەوەم کرد بە قسەکانی بەڕێستا گەشتمە و باوەڕێی کە ئەگەر هەر خاڵێک لە خاڵەکان لا بدەین بە ئەندازەی لابردنی خاڵەکە کاریگەری لەسەر کڕینەکە دروستەکە بۆیە منوە ئەزانم هەمووی پێویستە کە هەبێت بۆی کردارێکی کڕینی سەرکەوتوانە و تەندروست بێتە ئارا. باش دەست خۆش بێ دەستی ئەوش خۆش من لە ئەخیرە وەڵامەکان ئێمەوە ئیتر ئەو بەڕێزەی کە وەڵامەکەی لە چوارچێوەی وەڵامە ڕاستەکەی خۆی هەڵبەتە ئەزانێ لا بڵین ئەو کاتەش ئەوەی کە بۆ نمونە وەڵامەکەی هەڵ ئەویش هەر ئەزانێت توانێت لێ ڕاستی کاتە زۆر باشە. ئێستا بەڕێزێکی تر کاک باڤێ و فەرموو. سەرتا سڵاتان لێبێت جانەکەمی بۆ پرسیاری یەکەم کاتێک کە مانێ قۆناغی لابەرین بە بڕای من تەقیمی بەدایل لابێت لەبەرەوەی کاتێک کە تۆ شتێک کڕی بۆ زۆر دووبارە بێتەوە بۆ نەکڕێنی معزوونی ددان ئێمە خۆمان نەزانین بۆ زۆر پێیز بۆ ناکەکە زۆر بە شوێن بەدیلێکا بگەڕێن بەڵام ئەگەر هاتوو ویستمان شتێکی تازە بکڕین لەو کاتە پێویستمان بە هەموو مەرحەلەکانی شیرە ئابێت. ئەمە بۆ پرسیاریەکەم. بۆ پرسیاری دووەمیشیان تیجاری ئەلیکترۆنی و تەسویقی ئەلیکترۆنی
بە بڕای من تیجارەوە دەکەوێتە پێش تەسویقەوە لەبەرەوەی کاتێ تۆ منتوجێکە فرۆشی یەکەم جار تۆ تاجرێکی ئەیفرۆشی بەڵام بۆ دووەمیان تەسویق ئەو کەسێک کە بە بازاڕێکە ئەم کەسە ئەوێت ڕغبەی ئەو مستهلیک بەدەستبێنێ واتە چۆن بڵێ تەنها فرۆشتنێک نەبێت بەڵکو ئەوێت بەناو بازاڕەکە بمێنێتەوانێ باشە باش دەست خۆش بێ فەرم بەڕێزێکتر بۆی زۆرترین وەڵام وەرگرین بەڕێزان بۆیە ئەمێوە بێت خات و هێشوو ئەم کاتتان باش سەبارەت بە پرسیارەکان پرسیار یەکەم بەڕای من هەرچەند هەر هەمویان گرنگن بۆ ئەوەی کە هەمویان کڕینێکی باش بکرێت بەڵام بەریەکەوتن و ئاگادارکردنەوەکە کە یەکەم خاڵە بەڕای من ئەکرێت بۆ نمونە من پێویستم بە شتێک بێ بەڵام ئاگاداری ئەوە نەبم شتێکی باش هەیە بەڵام کاتێکا چیتە مارکێتێک ئەو شتت پێویستە پێی ئاشنابی لەو کاتەیە بۆیە ئەگەر ئەوەش نەبێت ئەکرێت ئەم کڕینە هەر ئەنجام بدرێ سەبارەت بە پرسیاری دووەمیشیان جیاوازیەکە هەر چالاکیەکی بازرگانی کە لە ڕێگەی ئینتەرنێتەوە بکرێ چی فرۆشتنی بەرهەمێک بێت یاخود پێشکەشتنی خزمەتگوزاریەک بێت ئەمە چێتە قاڵبی بازرگانی ئەلکترۆنیەوە بەڵام بەشێکی زۆر گرنگ و بنچینەی لەم ئیبیزنسەیە بریتیە لە ئیمارکێتین کە ئەمە ئەبێت هۆی ئەوەی کە ناساندنی بەرهەمەکەت بە خەڵک بۆ نمونە ئێمە قەڵەمێکمان هەیە سەرەتا پێویستە کات کەم قەڵەمە لە ڕێگەی بۆ نمونە پۆستی سۆشیال میدیاکان چی فەیسبوک بێت یان ئینستاگرام یان گۆگڵ یان هەر شتێکی تر بێتەوە بە خەڵکی بگەێنیت دواتریش ئەنجامدانی کردارەکە کڕینەکە کە خەڵک ئەیکڕێت ئەمە چێتە قاڵبی ئیبیزنسەکەەوە باش دەست خۆش سەر خۆش دەستی تۆ خۆش بێ باش بەڕێزێکی تر کاک میران فەرموو سڵاوتان لێبێ پرسیاری یەکەم لە هەنێ کڕینە ئەتوانین دوو خاڵیش لابین نەک تەنها خاڵێ بە ڕەئی خۆم ئەگەر هەڵە نەبم بۆ نمونە لەم حاڵەتی ئەتوانی پێمان بڵێت لە چ نەوع کڕینەکە دوو خاڵ لابەری بەڵێ لە حاڵەتی ضەروریە بۆ نمونە لەم حاڵەتی نەخۆشیە کە ڕوویە خەڵکێکی زۆر پێویستیان بە قیناع بوو پێویستیان بە پاکەرەوە بوو بۆیە پاش کۆکردنەوەی زانیاری لەسەر پێداوێستیەکە یەکسەر بڕیاری کڕینیان ناوە کام دوو خاڵە لابەرین شرۆڤەی زانیاریەکان هەڵبژاردننی ئەو بەدیلەی کە باشترینە هەڵبژاردننی و بەدیلەی کە باشترە لەگەڵ یعنی کاتی ئەوە نەبووە خۆ دەزانی لە هەنێ شوێن قەرەباڵغیکی زۆر هەبوو ینی خەڵکەکە دوای قەرەباڵغی کەوت بوو پاش کۆکردنەوەی زانیاری لەسەر پێداویستیەکە یەکسە بڕیاری کڕینیەوە باش ئەمە یەکەمیان سەبارەت بە دووەمیان من لە ڕووی ئامانجی هەریەکایانەوە ئەتوانم بڵێم کە تەسویقی ئەلکترۆنی زۆر قوڵترە لە تیجارەت دوایە تیجارەت عامەکەیە بەڵام ئامانجی تیجاری ئەلکترۆنی بریتیە لە ڕبح و پارە دەستکەوتن بەڵام سەبارەت بە تەسویقی ئەلکترۆنی قورسایەکە ئەکەوێتە سەر شانی ئەو وایە یەکێکیان بریتیە لەوەی کە فرۆشزیاکە بەڵام لەگەڵ ئەوەشە هێشتنەوەی سومعەی ئەو شەریکەیە پێشخستنی بەرهەمەکان پێشخستنی ئینتاج هەموو ئەمانە ئەکەوێتە شانی تەسویقەوە باش دەست خۆش بێ خۆش بێ سپاس دەکەم بەڕێزێکی تر ئەگەر کاک بەرهەم فەرموو کاتتان باش مامۆستا گەنگۆ لێمە بەڵێ جۆملەتە جان فەرموو مامۆستا گەن بۆ پرسیاری یەکەمە ئەوەی کەوتە کۆم هەنگاویان لابەرین زۆر تەسیر ناکاتە سەکڕین بەڕای من کۆکردنەوەی ئەو شرۆڤەکردنی زانیاریەکان ئەگەر لاش ببرێت بەڕای من هیچ کاریگەریکی وا دروست ناکات چونکە تۆ لە حاڵەتەکانی پێشوە ئەگەر هەستە کرد کە ئەمە پێداویستێکی ضرورە بۆ تۆ پاڵنەرێکیش دروست بوو و تۆ ئەو پێشەوەی بیکڕیت تەبعاً زانیاریکی کورد هەروەرەگیری کە بۆ نەزانیاری لەسەرم بەرهەمە کۆکەیتەوە کە چۆن و بۆچی بەکارێندێ بەڵام کە ئەم شتانی پێشوو هەبوو پێویست بەوە ناکا بۆ نمونە زۆر شرۆڤی پیکە ئەم شتانە بۆ نمونە بەتایبەت لە موادە کیمیاییەکان بڵێن یانە پێداویستە دەرمان و شتەکان
ئەمە چۆن دروست کراوە و چی کراوە و چۆن نەکراوە پرۆسێسە وردەکەی بەڕای مرۆڤەکانی زانیاریەکە زۆر ئەسیر ناکات دەگە خاڵەکانی پێشوو هەبێت. بۆ پرسیاری دووهەمیش ئەگەر بۆ نە جیاوازی بازرگانی ئەلکترۆنی لەگەڵ مارکتینگا بکەین هەردووکی هەگەرە بێک پێناسی بەسیط هەریەکان بەجیابی بکەین. بازرگانی ئەلکترۆنیەکە بە شێوە عامەکەوەی کە من تێگەیشت بێتم لەڕێی بنوونە پرۆسی کڕین و فرۆشتنە وەگەیاندنی بەرهەمەکەی بەدەستی کڕیار لەڕێی ئەلکترۆنی و جایتر وێبسایت بێیان ئەکاونتی هەچی یەک لە سوشال میدیا بێ مهمەوەیەوە لەڕێی ئەلکترۆنیەوە شتێکی ئەلکترۆنیان ئینتەرنێتەوە ئەم بەرهەمی خۆ کڕین و فرۆشتن پێوەکەیت کۆی گشتی کڕین و فرۆشتنەکەیە مارکێتینگەکەی بڵێن کۆی چۆن ئەڵێ قورسەکان زیاترەکەوێتە سەر ئەویش بریتە لە استراتیژی ئەو استراتیژی کە تۆ تێ بەرهەمەکە چۆن بە خەڵک بناسیێنی چۆن ڤالیۆی بیتێ چۆن پرایسی بۆکەی نرخی وەدابنی بۆ ئەوەی کڕین و فرۆشتنەکە و زیابی کەواتە هەردووکیان بێکەوە ئیشەکەن بەڵام جیاوازیەکان ئەوەیە ئەم زیاتر ئیش لەسەر استراتیژی و بنمونە خواستی تاک و وەکوانی کە پێشوو باسمان کرد چۆنڵی لایانی سایکۆلۆژی بێ لایانی حاجە بێ هەشتێکی کە بێت زیاترکە لەسەر ئەوانەکە بە ئەلکترۆنی یان بڵین خواستی بەکارهێنەر دیزایری ئەو بەکارهێنەرە بۆی کە کڕین و فرۆشتنەکە و زیاد دەست خۆش بێ سپاس دەست خۆش بێت بەڕێزێکی سلام سپاس ویستم جابی یەکەم جار دووەم بەمانێ لەسەر ئی بزنس و ئی مارکتینگ دوشتن بەڕای من دوشتن بە دوای یەکایان و تاوکەری یەکترین لەبەرەوەی کە کەستمەر دڵی مارکتینگە و مارکتینگیش دڵی بزنسە ئەتوانین بڵێن ئی مارکتینگ توڵێکە لە توڵەکانی ئی بزنس چونکە ئی بزنس چەند شتێکی تریش ئەگرێتەوە وەکو بزنس ئینتلیجەنس یان ریلیشنشپی کەستمەرەکانیان مانجمنتەکان ئەتوانین بڵێن من پرسیارەکەم وتم جیاوازی لە نێوان ئی مارکتینگ لەگەڵ چیە لەگەڵ تیجاری ئەلکترۆنی بازرگانی ئەلکترۆنی نەک ئی بزنس ئی کۆمەرس مەبەستە بەبەستم بەڵێ ئی کۆمەرسە بازرگانی ئەلکترۆنی و یاخود تیجاری ئەلکترۆنی پێم بەڵێ ئی کۆمەرسیش بەشێکە یعنی لەوان یعنی ویستم ئەوە هینی بکەمانێ لێکی پێمانێ لەبەرەوەی بەڕای من ئی مارکتینگ توڵێکە لەو بۆ دیاریکردنی ئیشەکەت ئەتوانین بڵێن ئی کۆمەرس یعنی هەموو ئیشەکەی هەموو ئەمەلی کڕین و فرۆشتنەکەی کە لەوێ بێکاکرێت بەڵام ئی مارکتینگ دیاریکردن و تارگێتی ئۆدیۆنسەکانتە کانی بتوانی ئۆدیۆنسەکانە دیاری بکەیت بە ئی مارکتینگیکەیت و ئەمە هەردووکیان تەواوکەری یەکترین بۆ پرسیاری دووەم ئەمە جوابەکەم بوو بۆ پرسیاری یەکەم پێم وایە شرۆڤەکردنی زانیاریەکان بۆ ئەو کاتانەی کە مجموعەیە کەستمەرمان هەیە کە جیاوازن مجموعەیە کەستمەرمان هەیە لیکاون بە چەند پرۆدەکتێکەوانەیە پێویستیان بە شرۆڤەکردنی زانیاریەکان نییە لەبەرەوە ئەتوانن لایبن ئەگەر بەدیلێکی باشتریشان بینی ئەتوانن سەیری بکەن بەڵام زۆر ضرور نییە شرۆڤەکردنی زانیاریەکان بەس لەم حاڵەتەیە ئەسێرەخان لەم حاڵەتەیە ڕاوکێشان قسە بکەم بەڕاستی ئەم حاڵەتی جەنابتەڵی کڕیوێتی ئەو هاتۆ هەڵیشی سەنگاندووە چەند جاری تیکراراتی شیرا لەسەری دروست بۆتەوە ئێمە باسی ئەومان نەکرد هەنگاوەکانی کڕینی بەرهەمێک کە تازەیە باسی ئەوە باشە جان دەست خۆش کاک ئەحمەد فەرموو سڵاتان لێبێ لە ئێوەش جیاوازی نێوان بازرگانی ئەلکترۆنی و بازارگەری ئەلکترۆنی بەڕای من بریتیە لە چی بازرگانی ئەلکترۆنی بریتیە لە یعنی پرۆسەیەکی بەرهەمهێنانی پرۆداکتێکە یاخود خزمەتگوزاریەکە یاخود هاوردەکردنیەتی بەڵام بازرگەری یعنی مارکتینگەکەی بریتیە لە چی بریتیە لە پرۆسی کۆمونیکیشن و دروستکردنی پەیوەندیە لە نێوان کڵایەنتەکانە هەروەها گەیاندن خزمەتگوزاری گەیاندنەکەی لەگەڵ گواستنەوەکەیدا بەڕای من هەردووکیان پێویستن بەیەکەوە ئەگەر تۆ یعنی ستێپی بازارگەریەکەت مارکتینگەکەت دوای بازرگانیەکە سەبارەت بە پرسیاری یەکەمیش بەڕای من هەڵبژاردننی باشترین بژاردە ئەتوانین لابەرین و پرۆسی کڕینیش بەردەوام بێت دەستان خۆش باشە جان ئەگەر ئەدمین ئەگەر چینەوە سەر دەرسەکە پێم وابێت کاتەکە تەواو بووە ئێوە خۆتان باشتر ئەگەر دەتوانین پرسیاریکە وەرگرین ئەگەر ئەشڵی دەست پێەکەینەوە باشە حەزەکەی پرسیارێکی تر وەرەگرین وەڵامی تر وەرەگرین و بۆی دەست پێ بکەین چونکە کاتەکەمان
زۆر چاکە ژمارەیەک دەستیان بەرز کردوتەوە چەند دانت ئەوێت بۆ ئەوەی کەوانیش دڵیا بنەوە چەند دانی کە وەربگرین واللهی کاتەکەت چەندی تیامە پێم وایە زۆر ئەڕوات ئەگەر بکرێت حەزەکە یەک بەشداروی وەربگرین و دەست پێکەینەوە زۆر چاک کاک مەزهەر کۆتا بەشدار بووە بێت فەرموو کاک مەزهەر خوشبانۆیگەن وڵا من وڵامی با لە پرسیاری یەکەمەوە دەست پێ بکەین جا کام هەنگاوە لا بین کریاری گرینتێک ناچێ من وا هەستەکەم مامۆستاوایان پشتە بەسێ بە جۆرەتی کاڵاکە لە هەنێ کاڵا نابێت هیچ کامە دەستکاری بکەین ئەوەی شەگەرێتە بۆ ئیلاستیک و ئینێلاستیکی تر خۆ لەوانێ باشتر تێبگەیت ئێستا ئەمە موبایلێک کڕین نابێت یەک هەنگاو بپارێن بەڵام بۆ بەرگی موبایلەکە زانیاریمان پێویستێت تەنها شتێک بیپارێزێت هەر لەوێ ئەوەی زانیاری کۆکردن لە هەمان دوکانە زانیاری کۆ ناکەن و تەنها شتێک دیاریەکەین و ئەیبین شتێک بەدڵمان بوو ئەیکەین بۆیە ینی پێویست ناکات لە من بەڕای من لە ئەوە کاتە سەر جۆری کاڵاکەت ئەگەر کاڵاکەت زۆر ینی زۆر خەڵک زەرورەت نەبوو دووبارە کەرەوە نەبوو لە ژیانیان زۆر گرنگی پێنەدا اینجا لەگەڵەوەی ئەگەر سعرەکەیشی زۆر نزم بێت و بۆ مەوزوعی پرسیاری دووهەم بە نمونە ئەیڵێم بازرگانی ئەلکترۆنی فۆرکس ینی بازرگانی درا و ئەمانە کە ئەمەیکەین لە بازارە ئەمە بازرگانی ئەلکترۆنیە بەڵام بازارگەری ئەلکترۆنی ئەو پیجەیە ئەو وەبسایتەیە کەوا ئەکات کە ئەم فۆرکسە زیاتر بناسێت لە ناو خەڵکە دەستان خۆش بێت دەستی تۆش خۆش بێت بەڕێزان من دوای ئەوەی وەڵامی دوو پرسیارەکەتان ئەیەمەوە هەندێک قسەکەین لەسەری دوایی لەسەر سلایدەکان ئێستا شەیری سکرینەکەم ناکەم جارێ با وەڵامەکانتان بمەوە ڕاستێکەکەی کۆمەڵ لەو بەڕێزانە ینی لێ نزیک ئەبوونەوە بۆ وەڵامەکان کۆمەڵێکی تریش با بڵێن ئەتوانم بڵم هەندێک دوور بوون بەڵام ڕاستی بۆ پرسیاری یەکەم هەردوو بەڕێز شێخ ڕەزا پێم وایە بێناوەکەی کاک شێخ ڕەزا لەگەڵ هەمووی ڕاستە پرسیارەکەی تەواو بوو بەڕێزان من ئەم پرسیارم بە ئەم قەز بۆ هێنانەوە بەڕاستی بە ئەم قەزدام نەبووتان وتم زەم تا چەند ئێوە توانیتانە بڕۆنە ناو دنیای مارکتینەوە خۆ لە طبعا لە هەنگاوەکانی کڕینە حەزەکەم ئەمەتان پێ بڵم کە ئێمە کاڵای تازە ئەخینە بەردەستی خەڵک بەڕاستی لە یەکەم هەنگاوە هەتاکو ئەخیر پێویستە یعنی هەر کامێکیان دەربێنین عملی کڕینی شمەک یا خزمەتگوزاریان ئەوەستێت بەڵام ئەگەر تۆ جارێک ڕیدوان کڕی چووی لە ماڵۆ تێستە کردو وەکو پێمتی هەڵسەنگاندنەکە ئەمە ناچێتە ئەم بابێن پرسیارەوە باسی کاڵایەکەکەین کە یەکەم جار تۆ ضروری نیتە ئەچی بە دوایە ئەگەڕێت یعنی نمونەکان من بەوازحی باس کرد بووە بە باڵێن وتمان ئەلتەرناتیڤی ئەی و بی و سی و ئەمانە یاچ ئەچین معلوماتەکەی وەرزۆربەی زۆر ئەتاون شرۆڤەکە شرۆڤە باڵێن وەرگرتنی معلومات من شتێک لە خۆمەوە ناکڕم بەڕێزان من نازانم ئەی ئێوە چۆنی کڕن بۆم بابەت من هەتان زانیاری تەواو لەسەر شتەکە وەرنەگرم و تحلیلەکەم کامیان پێداویستەکەی من پڕ ئەکاتەوە من ئەوە ئەکڕم بڕواتان بێ ئەم جۆرە ئیشە جاری وایە لە خلالی چەند سەوانەیەکە ئەکرێت یعنی معادلەیەکی مێشکە خێرا لێکیاتۆ کامیان بۆ تۆ باشە چێوایە نەکڕی بۆیە ئێمە لێمان تێک دەچێت کاڵین پێویستیمان بمێنێت کەواتە هەمووی ضرورە هەر خزمەتگوزاریەک بۆ هەر کاڵایە کە دێنە ناوەوە تۆزێک ئیش ئەلکترۆنیەکانە گۆڕیەوە بەڵام هەر هەمان شت ئەبێت تۆ ئاگاو لێبێ بە زانیاری کۆکیتە ئەو جاچی بۆ کڕینکەواتە هەمووی پێویستە کاک شێخ ڕەزا وەڵامەکەی بۆ ئەم بابەتە ڕاست بوو لەگەڵ کاک مەزهەر ڕاستە پێویستمان بە هەموو هەنگاوەکان یەک لە دوایەک ئەبێت تەطبیق ئەکرێ و لە مێشمانە ئەکرێمە خۆمان بینازان وەڵامی دووهەم جیاوازی چێ لە نێوان تەسویقی ئەلکترۆنی و بازرگانی ئەلکترۆنی تیجاری ئەلکترۆنی و بەڕێزە زۆر ئاسانە یەک دێڕم بۆ ئەمە هێشوخان تقریبن خاتو هێشوو لەما بابەتە نزیک بۆ ڕاست بوو بەرینەکەی کاک بەرهەم زۆر بە جوانی چۆ سەر بابەتەکە ئەوی کاک بەرهەم دقیق تەواو هەروە بێتەوە هەندێک کاک مەسەریش بەڕاستی هەر وردە لە نزیک بۆ لە وەڵامەکەی بەس ئەوەی جێگەی سەرنجە ئەمێ ینی دێڕێکە زۆر نییە ئەتوانین بڵین بازرگانی ئەلکترۆنیک ئێستا عفوا کە تەسویق ئەلکترۆنیک ئێستا دینە سەری هەر بریتە لە کۆی ئەو جموجۆڵ و چالاکیە بازارگەریانی کە لە شکڵە تەقلیدەکە ئەگری و گواستنی بۆ ناو ئەلکترۆنی یعنی هەمان
چالاکیەکانی ناو بازارگەریە ئێمە بە ئەلکترۆنیکی وەکو ڕێکلامە وەکو پیشاندانی شتەکانت سوزانم گەیاندنە و هەروە بێتەوە وەکو باسماکە نرخ هەمووی نرخ دانانە چی و ئەمە تیجاری ئەلکترۆنی چییە؟ بریتیە لە کۆی کردداری کڕین و فرۆشتن بە ئەلکترۆن باشە کەمە پەیمێنت ئەگرێتەوە هەموو ئەو جموجۆڵە بازرگانیانە ئەگرێتەوە کە لەناو ئەلکترۆنە ئەکرێ وەکو کاکین وەکو بەڕاستی شەریکی فۆرێکس کە دنیایەک ڕۆژانە تەداولاتی پارەی تیاکرێ تەداولاتە ئاڵوگۆڕی پارەیە گۆڕینەوەیە ئەچی تۆ بۆ نمونە چوزانم سەفقاتی نەوت بەشداریەکەی لە گۆڵدا بەشداریەک ئەمە هەمووی تایەتی بەڕێزان ئەمانە بە ئەلکترۆنەکە پێوتێت تیجاری ئەلکترۆنی ئەمە فەرقەکەیتی دەستان خۆش بێ من تۆزێک مەشغوڵم کردن بمبەخشن من ئێستا دێمە سەر سلایدەکانم بۆ تەواوکردنی بابەتەکەی دوێنێ کە دووشتی گرنگ ئەبە ئەمڕۆ بخوێنین بەڕێزان ئەویش بریتیە لە مارکتینی ئەلکترۆنی باشە واتە بازارگەری ئەلکترۆنی و یاخود دیجیتال ئەلکترۆنیشی پێوترێ دیجیتال عفون کە دیجیتال مارکتینگشی پێوتێ ئی مارکتینگ واتە بازارگەری بە ئەلکترۆن و یاخود لە ڕێگەی ئەلکترۆنەوە جوانتە وای لێ بکەین بازارگەری بە ئەلکترۆنیان لە ڕێگەی ئەلکترۆنەوە بەڕێزان ئەمە خاڵە بابەتێکی تر ئەخوێنین ئەمڕۆ بە فریا بکەوین نێتۆرک مارکتینگ چییە کە ئەمڕۆ لە لای خۆمان بە تایبەتی بازاری و خەریکە بەرەو گەرم بوون ئەچێ و هەندێک زانیاری پێویست ئەخەینە ڕوو کە چۆن سەرکەوتوو ئەبین و چی بکەین شکستێنین لە نێتۆرک مارکتینگەکە بەڕاستی من پێم باش بوو ئەمە بکەین سەرەتایەک ئەچینە ناوە لە بازارگەری ئەلکترۆنی ئەگەر برادرانی ئادمین سلایدەکەوە خۆی گەیشتووە دەنگم باشە با من دەست پێ بکەم دڵنگت باشە بەڵام سلایدەکە نەهاتووە ئەگەر شێری بکەیتەوە باش مادام من ئەزیزم بۆ ئەم بابەتە من ڤیدیۆکی خۆم وەکو ڕۆژانی تر لا ئەبەم بۆ ئەی کێشەمان بۆ دروست نەکات باشە باش باشە گیان دێنە سەر بازارگەری ئەلکترۆنی ئەم سلایدە ببینن سێریشی وێنەکە بکەن ئەو پێناسەی ئەمڕۆکە کردمان بریتیە لە هەموو ئەو جموجۆڵانی کە بازارگەری دەیکا بە ئەلکترۆن تەنها ئەوەیە سێریکەن بەڕێزن هەروەکو چۆن لەم وێنە شینەوە دەست پێەکەین تەن پێناسەکەی تەنها ئەوەنە بزانن کافیە هەموو چالاکیەکانی بازارگەریە یا هەموو چالاکیەکانی مارکتینە کە بە ئەلکترۆن ئەنجامەدرێ بەڕێزان ئەجا تێبینی یەکەم دوو ڕۆژ ئێمە کۆمەڵک فاوندیشن بناغە ئەخوێنین بۆ ئەوەی بین بڕیارەکانی بازارگەری بە شێوەیەکی جوان بین هاتین چوار کۆڵەکەمان دروست کرد داتامان کۆ کردەوە سیستممان بۆ داتاکە دروست کرد تا بیکەین بە معلومات زانیاری بۆی ئیسفادەی لێ بکەین بۆ بڕیارەکانمان بە هەمان شێوە بەڕێزان ئەم فاوندیشنە هەڵگرن ئەم ئەساسیاتە بێنن ڕاستەوخۆ بیهێنە ناو دنیای ئەلکترۆنەوە یعنی ناکرێ بڵێ من بازارگەری ئەلکترۆنیەکەم لە دەرەوەی ئەم ئەساسیاتە شتی وامان نییە هەڵا ئەکەین ئەگەر وا بکەین بەڕێزن ئەلکترۆن بۆ ئاسانکاری ئیشەکان هاتۆتەکایەوە جیلێک گۆڕاوە ئیمڕۆ سەردەمێکمانێ سەردەمی ئەلکترۆنیە بەڕاستی ئەبێ ئێمە دەست و پەنجە نەرم بکەین لەگەڵ ئەو جیلەیە بڕۆین بۆیە من پێم باشە ئەوەی کە خوێنمانە ڕاستەوخۆ ڕەبتی کەنەوە بە بابەتەکە واتە گرەی بنەوە بەم بابەتۆ کە ئێمە چەند ڕۆژەی خوێنین بەڕێزان ئەگەر مارکتینگ بێ ئی مارکتینگ وەکو پێناسەکەیمان کرد هەموو ئەو جموجۆڵ و چالاکیانن کە چەند ڕۆژایی خوێنین ئەهات لە ئێستا چیمان لێ کرد لە پێناسەکە کە چەند ڕۆژایی خوێنین ئەو هەموو جموجۆڵە چالاکیانین بواری بازارگەریە کە چەند ڕۆژ لەمە پێش خوێنومانە ئەیخینە ناو دنیای ئەلکترۆنەوە بە ئەلکترۆنیکی ئەگەر دیقەتی ڕسمەکان بن من لەم وێنە شینەوە دەست پێکەم سیرکەن شتێکمانێ مستهدفە یعنی ئەمە هەموو ئەم بەروبوومانی کە هەمانە بەروبوومی ئەلکترۆنەوەی دابنین کە ئینسانیش بەدەر نیەتی ئاگامان لەوە بێم شتەکان ئینسانێکە مرۆڤێکە ئەمە دوورمان ناخاتەوە لە منطقی مرۆڤ لە ئیش و کارەکانمان و زۆرێکی ئەڵێ ئەگەر هاتوو بەڕێزانە لەگەر تو دەستی کار ئەلکترۆن زۆر بەگەڕ بخەینە ناو بزنسە دەستی کارمان لەولاوە بەچی بە بەتاڵی زۆرمانە مێنێتەوە ئەمە قسەی لەسەر یەک کورتێکتان ئێمە لەسەری و ئێستاین و ناو بابەتەکە هەڵەیەکی تر هەیە بێت چاچی بکەین
زۆربوونی ڕۆبۆتات و یاخود زۆربوونی بەروبوومەکانی ئەلکترۆن وامان لێ ناکە لە بازاڕە لە واقعا دەستی کارمان کەم بێتەوە. ئێمە ئەوە ئەبینین کە لە معمەلێکا بەڵێ ڕۆبۆتێک ئیشی دەکە زەکات ئیتر وا ئەزانین دەستی کارەکە کەم بۆتەوە ئەم دەکەسە بێ ئیژەمێنەوە. حەزەکەم پێتان بڵم کە ئەلکترۆن چەند بواری جیاواز ئەخۆڵقێنێ بۆ دەستی کار. دوجارم ئەلکترۆنی چیە دروستیەکە، چیە پرۆگرامیەکە، هاردوێر چیە دروستیەکە، سۆفتوێر چێ مامەڵ لەگەڵاکە، ئادمینی پەیجەکان چێن، ئەمانە ئینسانی ئەمە هەر بۆ خۆی ئەلکترۆن زانە چەند بوارە هێنێتەکایەوە. اینجا بوارێکی ترمان ئەوەیە ئەگەر کاتی خۆی بە دەکرێکار ئیشەکەمان کردبێ ڕۆژی 1000 وحدەمان ئینتاج کردبێ گوێ لەم وردەکاریە بگرن بەڕێزان بۆیە هەڵانە چاکینەوە. ئەگەر ڕۆژی 1000 وحدەمان بە شکڵە تەقلیدەکە بە دەستی کار بەرهەم هێنابێ، ئێستا بە ڕۆبۆت ئەبێ بە 10,000 وحدە. بۆچی؟ لەبەری ڕۆبۆت ئەلکترۆنە سەریعترە و کواڵیتیشی باشتر لە ڕووی بەرهەمهێنانەوە. بەڵام پرسیارەکە ئەوەیە ئەم 10,000 وحدەی لە بازاڕە چێ ساغیەکاتەوە؟ ئەگەر جاران تیمێکی مارکتینمان هەبوو بێ، ئێستا بێت دەیان تیمی بۆ دابنین، دەیان فەرعی بۆ بکەینەوە بۆ ئەوەی بین لە بازاڕە ساغی بکەین. سەیریکە ئەمانە چی ئەی بابڕێوەن فەرع و ئەم تیمانە؟ ئەبێ مارکتەری باش بێنین بۆی ئەو بڕە زۆرەی بەرهەم لە بازاڕە جێگا کاتەوە. ئەبێ خەڵکانێک بێنین پلانمان بۆ دانێ چۆن بین ئێمە 10,000 وحدە لە ڕۆژەکە بەرهەم بێنین بەبێ ئەوەی لۆ دروست بێ لەسەر چی؟ لەسەر ئەسعار، لۆ دروست بێت لەسەر شمەک لە ناو بازاڕە بڵین زیاتر لە پێداسی بازارمان دوو. ئەمانە هەمووی خەڵک ئەیکا، یعنی بزانە بەس بەگەرخستنی ئەلکترۆن چەندین بواری تر ئەڕەخسێنێت کە بڕاتان بێت دەستی کار کەمەکە بێ بڕۆین بۆی بێنین. ئەی بۆچی دەوڵەتە پێشکەوتەکان لە دنیای دەستی کاریان کەمە؟ گەنج وەرەگرن بەلاجی وەریان بۆ وەرگرتنی خەڵک وەکو پەناهەندە لە وڵاتی خۆیان خۆ لەبەر چاوی جوانی خەڵکانی بێدەرەتان نییە بەڕێزان. وجگەلەوە ئێمە مافێکی دەستوری و مافێکە لە 20 خاڵکی جاردانی گردونی مافی مرۆڤ هاتووە کار کەسە لە شوێنە بێ بژی ئازادە، بەڵام ئاگاتان لێ بێ وڵاتان مەسلحەتی خۆیانە پارێزن دەستی کاریان پڕەکەنەوە. عەجزیان هەیە لە دەستی کارە بۆ لەبەر ئەلکترۆن وای کردووە هێندە ئینتاج و بەرهەمهێنانی سورعەت کردووە بە شکڵێکی سورعەت، کڕین و فرۆشتنی سورعەت کردووە، پێویستیمان بە دەستی کاری زیاترە. بۆیە ئەمە هەڵەیە ئەگەر بڵێن دروستبوونی ئەلکترۆن یا بەرەو پێشوونی ئەلکترۆن ئەگەری دروستبوونی بەتاڵە لە دەستی کارە زیاد دەکات. ئەمە هەڵەیەکی گەورەیە پێچەوانەکەی ڕاستەوەکو باسیم کرد. ئێستا دێنە سەر بابەتەکە کە ئەویان پەیوەندی بە دنیای بزنسەوە هەبوو بەڕێزان. دێنە سەر بابەتەکە ئەبینین ئەم بەرهەمانی ئێستا لەبەر دەستمانایە ئەگەر ببینین ماوسەکەم لەسەر مؤشیرەکانە ئەمانە سەریکە هەرێکێک لەمانە ئێمە پێی ئاشناین بەڕاستی. ئەمانە هەر هەمووی دەور و کاریگەریان هەیە و پیان ئەوتێ مکەوناتەکانی بازارگەری ئەلکترۆنی. ئێمە چیمان کردو لە دنیای واقع بووە نابێت لە بازاری واقع دوورکەوینەوە، ئەمەش بە ئەلکترۆنەکەین بۆ خەڵکی خۆمان. دراستمان کردووە کەسێکمان هەیە تاکمان هەیە لە دەرەوە ئێستا هەڵوەدای بواری ئەلکترۆنن و شارەزای ئەو بوارن بە تایبەتی جیلی نوێ بەڕێزان مناڵێکی بچوو کە گەورا بێ ئێستا مۆبایلەکەی ئیتێ ئیتر ئەتوانم بڵم کونو کە لەبەری مۆبایلەکە بۆ هێنێتە دەرەوە کەواتە ئەم جیلە بەرەو ئەلکترۆن ئەڕوا بۆیە ضرورێتە تۆ مارکتینەکە بە ئەلکترۆن بکەیت، ضرورێتە نێتۆر مارکتینگ بکەیت، ئی بزنس بکەیت، بزنسی ئەلکترۆنی بکەیت. بەڕێزان وەکو ئاماژەمان هەیە لە فۆرەکسە لە پێگەکانی ترەکە بوو بۆ بزنس دانرا. وێنەکان پێمانەڵێ سێ ئەگەرم یعنی ئەمە هاتۆ ڕکلامی کردووە بەڕێزان، ڕکلامی کردو بە ئەلکترۆن، ینی لە ڕێگای چیە و لە ڕێگای ئەم هێمانی کە ئەمانە هەمی پیجن ئەمە سوۆشیال میدیایە بەڕاستی تۆ پێویستی بە پیجەکە بۆ ئەوی بێ ڕکلامەکان تیاکەی بەروبوومەکانی تیا بخەیتە خزمەتی خەڵکەوە. تەنها ئەوەنە بزانن لەسەر ئەم سلایدە کە بەرهەمی هەموو بەرهەمێک ئێمە ئەتوانین بە ئەلکترۆن هەم ڕکلامی بۆ بکەین هەم مارکتینی بۆ بکەین بیفرۆشین نرخی لەسەردا بنین و زۆر زۆر ئەگەرمان بۆ کوور دەکاتەوە بەڕێزان. ئێستا باشەکانی خوێنێ خود بڵین بەچسە سلایدی دووەم بەر لەوەی باڵین دەست بە باشەکان کە خود بۆچی بزنسی یاخود بۆ نمونە بازارگەری ئەلکترۆنی هەڵەبژێرین لەبەر ئەم بابەتانەی کە ئەیخوێنین دوای ئەم سلایدە. ئەگەر دیقەت بی من بۆچی ئەمەم داناوە ئەمە بڕیارەکانی بازارگەریە با بڵێن پێوتن ئی مارکتینگ میکس واتە پێشتر چۆن مەزیجی تەسویقیمان هەبوو لەو لاوتم 4 پیمانی 7 پیمان هەیە لێرەش بە هەمان شێوە لە ئیضافیەکەم داننا هەروە دامنا ئەمە هەروە بۆ ڕوونکردنەوە دامنا کە هیچ فەرقی نییە ئێمەش لە ئەلکترۆنە بە هەمان شێوە تەعاملەکەین لەگەڵ شوێنە تعاملەکەین لەگە شێوازی تەوزیعکردنمان لەگە سیعردانانە لەگەڵ تەرویجکردنمانە چۆن تەرویج بکەین چیە دیزانی پیجە چۆن بیکەین چۆنی چ جۆرە جملەیەک بەکاربێنین بۆ نمونە پرۆسەکەمان چۆن بێ و چ جۆرە خەڵکێک هەیە بەکاری بێنین بۆی بتوانین بە باشترین شێوە خزمەتگوزارەکانمان بە ئەلکترۆنی بگەینە دەستی هاوڵاتیان. ئەمانە بەڕێزان کۆمەڵێک بەڕاستی
هەمان شێوە چۆن ئەممان ئەکرد لە دنیای تەقلیدیەکە لە بازارگەری ئەوە بە ئەلکترۆنیش هەمان ڕێگاکان ئەگرینە بەر بەڵام بە شکلەکی ئەلکترۆنیانە بۆیە پێویستمان بە خەڵکی شارەزای لە بواری ئەلکترۆنە لەم ئیشە لەم جۆرە بزنسەیە بەڕێزان ئەچینە سەر ئەنجا پێشتان حەزەک مشتان پێڵم بازارگەری ئەلکترۆنی جۆرێکە لە بازارگەری یعنی بە هیچ شێوێک لە ئەساسیات و پرانسیپەکانی بازارگەری لە زانستی بازارگەری نایەتە دەرو جیاژ نابێتەوە بەڵکو جۆرێکە لە بازارگەری بەڕێزان ئێمە بە ئەلکترۆن ئەیکەین خەڵکێکی هەتا ئەم دقیقەیە هەر لە تەقلیدەکەیمە تۆ بە تەقلیدیەکە و هیوادارم تێگەیشت بێتن یینە سەر کۆمەڵێک هۆکار هەیە ئێمە ئەیگرینە بەر بەڕێزان ئەم هۆکارانە بریتین لە چی بریتین لەوەی کە ئێمە بۆچی یەخەتوێن پرسیار لە خۆمان بکەین یعنی بۆچی ئێمە ئەلکترۆن بەکاربێنین بەڕێز بۆ خۆتان زانین کات زۆر مهمە بەڕاستی کات کولفێ هەر ئەمەنە بەس نییە بڵین کات کولفێ ئێمەی ترمانوێ ئەلکترۆن بەکاربێنین لە بازارگەریدا بەڵکو بە پێچەوانەوە کۆمەڵێک شتی تر هەیە ئەبێ ئێمە لە سەریان بۆستین کات کۆمەڵک هۆکاری گرنگ هەیە وامان لێکن کە ئێمە ئەلکترۆن بەکاربێنین اینجا کە ئەم هۆکارانە تەواو بوو بەڕێزان ئاگاتان لەوە بێ چەند هۆکاری تر هەیە واتان لێکە کە بزنسەکەتان مارکتینی ئەلکترۆنی بۆ بکەن بیهێنە ناو ئەم هۆکارانە و دای بنێن لە سیاقی پرانسیپەکانی بازارگەریە ڕاستە باشە با ئێمە خۆمان کورد نەکەین لە چەند خاڵێکە بۆیەوە کەواتە هۆکارەکانم هۆکارە بەرچاوەکانی کێمە وامان لێکە بازارگەری بارکردن بریتێ لەمان یەکەم کورتکردنەوەی ناوچەی جوگرافی کە زۆر گرنگە یەکەم یعنی لە بازارگەری ئەلکترۆنیە ناوچە جوگرافیەکان تێگەشتکێ بەڕێزە بەهۆی ئەلکترۆنەوە بەهۆی ئینتەرنێتەوە هەر پێناسەکەی ئینتەرنێت دنیاکە بە گوندێک باشە و دنیا و گوندێک پیشەندە ئەمە یعنی چی یعنی جوگرافیا تێکشکاوە کولتور تێکشکاوە بەڕێزە ئێمە توانین ڕێکلامەکەمان لێرەوە بیکەین خەڵکێک لە ئەمریکا پێی بزانێەوە ئەگەر سیستمی ئەلکترۆنی بانقیمان تا بتوانێت هەر بیشی کڕێت سیستمی پەیمەندەکەش دەتوانێت هەر بە کارتی بانقی بێ بەڕێزە هەر ئەتوانێت بیشی کرێت لە ڕێگەی پۆستێکەوە ئەتوانی بۆی بنێری ئەگا بەدەستی یعنی بابەتەکان ئاوای ئاسانکاری کرۆ جوگرافیا نایڵێتەوە یعنی بینی شار بینی وڵات بینی حتا لە ناو شارێکە بۆ نمونە تۆ لەوانەیە ڕۆژێک نتوانانی بچیت ناو بازاری سلێمانی شتێ بکڕی بە ئۆنلاینی کڕی کە ئەمێستا زۆر باوە لە سلێمانی و لە هەولێر و لە هەرێمی کوردستان اینە سەر دووەم خاڵی دووەم مامەڵەکردن لە نێوان تاکەکاندا بەبێ کردداری بینین ئەمە زۆر گرنگە ئەمە زۆر گرنگە توانم بڵم تۆزێک شت یعنی کۆمەڵێک شت لە مینەکاتەوە لە دنیای لە کۆڵ مارکتی نەکاتەوە کۆمەڵێک شت ئەمە بۆ مانای نییە کە ئێمە ئیتر مستهلکمان نەبینی ئیتر نابێ دراسەتی مستهلک بکەین نەخێر ئەو کاڵایی کە توی هینتە بوارە ئەلکترۆنیک ئەبێ بزانانی مستهلکەکە قبوڵت یان نا چونکە دوجان ئەوەی کە بەکارینێ ڕۆبۆت نییە ئینسانە کەواتە لێرەوە چیەکەین ئێمە مامەڵەکردنەکان تەنها ئەوەی فیس تو فیس نابێ بۆ نمونە ڕوبەڕوو نابێت وەجه بوجه نییە تۆ لە ڕێی ئەلکترۆنەوە پێ فرۆشی کڕی باشە بە ئەنجام گەیاندنی گرێبەستەکان لە نێوان کڕیار و فرۆشیاردا بە بێبوونی نێوەنگیر ئەمە گرنگە ئێمە پێویست ناکە نێوەنگواتە وەکیل یاخود دەڵاڵەکان یا سەماسەرەوە ئەمانە لە بینمانە بێ ئێمە توێن ڕاستەخۆی سەر بیکڕین توانین عەقدەکان مۆرکی لە ڕێگەی ئەپلیکیشنێکەوە عەقدێکە تۆ ڕازی بەم گرێبەستە تەواو کەمکردنەوەی تێچووی چالاکیەکانی بازارگەری لە چاو شێوازی بازارگەری تەقلیدیدا کەمە زۆر مهمە بەڕێزە تۆ لەکوێ چەندین تیم دروستکەی تا شتەکان بە شت بفرۆشن شت بن بەجووی خەڵکە بڵێمە ئەم جەمەرجنی هەر تیمێکە چ لە دەرەوە شت بفرۆش بەسمان ئەوەی تۆ لێرە کرێ تیمە بۆ گەڕایەوە زانی ینی بمانێ نەمانێت تێچوو کەمەکاتۆ لە زۆر ڕۆ بەڕێزە هەر لە سوۆشیال میدیاکەی خۆتەوە یان لە پەیجێکی خۆت توانی بە ئاسانترین شێوە ڕیکلام بۆ بابەتەکانە بکەی بۆ بزنس و بۆ پرۆژەکە بکەی بەڵام لە دنیا تەقلیدیەکەیە وەرە بزانە تۆ بە چەند لەوحە ئەتوانی بگەیتە ئەمریکا کە ئەمە کاری نەکردەیە بەڕاستی بە چەند لەوحە کە دای بنێ لە بەڕێگای وشکانی بە هەر ڕێگەی کە تۆ تێبیکە بە بزنسی تەقلیدی ئەبێ لە چەند کەناڵی تیڤیا دای بەزنی تاگاتە دەروی وڵاشتەکە و یاخود هەر لە هەموو ناوشار بیبیستی بەڵام تۆ لە ڕێگەی پەیجێک توانێ بکەی بەڕاستی مە ئەگەر بڵم معجزەیە لە معجزەی خۆڵقان و ئەلکترۆن ئەمڕۆ بۆ باری بازارگەری ئەمە باوەڕم پێ بکەن لەم خاڵەیە باوەڕ بەمە بکەین باشە گیان هۆکارێکی تر فەرەهەمکردنی زۆرترین داتا و زانیاری لە ماوەیەکی کەمدا ئەو حەقیقەتەوە ناچین بە دوای داتا و زانیاریە بەو شکڵە بگەڕین ئیمڕۆ ئەلکترۆنمان لەبەردەستایە
لە بازارگەریەکەین بەچی بە ئەلکترۆن هۆکارێکە بۆی بە زووتین کات داتاکە بگاتە دەستمان لە ئەنجامی بەکارهێنانی مۆبایلەکەمانە سەیرێکی کۆمەڵکدا زانیاریمان وەرگرتووە کەمە ڕەنگە گەر بە دوای بگەڕاینایە زۆر لەوە زیاتری پێ بچوە هۆکاریشترکردنەوە دروستکردنی بازاری جۆرا و جۆر لە گرنگترین و بازارە نێودەوڵەتەکان و جیهانیەکان بە تایبەتی ڕەنگە ئێمە نەتوانین بڕۆین بازار لە دەروی وڵات بکەینەوە بەڕێزە یان هەموو شوێنێک نابێتە بازاری تۆ ئەگەر لەناو شارێکی وەکو سلێمانیان بە نمونەیان شاری وەکو هەولێرابی بەڵام لە پێگەکەی خۆت تۆ توانی بازارێک دروستکەی زانی بازارەکەش توانی نێودەوڵەتی بێت و دنیایەک بازارمان هێوە نمونەشم بۆمە چوزانم ئیبەیە ئەمەزۆنە ینی عەلی بابا بۆ نمونە دنیایەک شوێن بازار هەیە کە بوونەتە بازارێکی نێودەوڵەتی یان جیهانیە توانین تۆ لێ شتی لێ بکەمە زۆر ئاسانە بە ئەلکترۆن ئاسانکردنی پەیوەندیکردن لە نێوان تاکەکان بە دژای 24 کاتژمێر بەڵام بازاری تەقلیدی بەڕێزە بازاری تەقلیدی 24 کاتژمێر ناتوانێت بەردەوام بکرێتەوە و ناتوانێت بەردەوام مشتەرەکانی ببینێ کە کارێکی قورساگەر تۆ سێ شەفت ئەمیشە بکەیت قورسە بەڕاستی تێچووی زۆرە و لەگەڵ ئەوەشە لە ئەلکترۆنەوە 24 ساعت تۆ توانی لەسەر و بازارە بێتوانی بچنەوە بازارەکەەوە و بەڕاستی هاتنی کۆرۆنا ئەمانی بۆ سەلماندووی تەنانەت بازار هەر نەما بازارێک نەما ئێمە بڕۆین بووین و ئەمە هەر لۆکەڵی نیەم بابەتە مەسەلەی کۆرۆنا مەسەلێکی نێودەوڵەتیە لە هەموو جیهانی داگیر کردو بەڵام تەنها بازارە ئەلکترۆنیەکان کە 24 ساعت ماون بەڕێزان گەلێک هۆکاری دی هەر هۆکارێک تۆ بە باش شێزانی بزنسەکە و کاری بازارگەرەکەی بە ئەلکترۆنی بۆ بکەی هەر هۆکارێک کە لە لای تۆ بەڕاستی هۆکارێکی مهمە بۆ ئەوی بزنەکە بەرەو پێشەوە بەرە لێرەیە داینێ بە پێی پێوەرەکانی بازارگەر داینێ هیچ هەڵەیەک نییە ومێ دەکەم بەدڵتان بوو بێ هۆکارەکان ئەچینە سەر سلایدێکیت باشە ئەوەی کە باسم کرد ئەتوانین بڵین گرنگجەکانی بوو و ئەو هۆکاران کەوامان لێکن هەڵبەتە گرنگن بۆی ویان لێکردین ئێمە ئەلکترۆن بازاری ئەلکترۆنی دابین یاخود لەناو پەیجەکە کە تەسویقی ئەلکترۆنی بۆ بکەین بەڵام شتێکی ترمانی پێوتی ئامانجەکانە ئامان چییە لە بازارگەری ئەلکترۆنی ئامانجمان چییە چون ئامانج ئەبێت جیاکەین لە گرنگجە بەڕێزان یەکەمان بەدەستهێنانی بەهای کڕیار ئێمە لە لەیەکێک لە وتەکانی کۆتلەرە باسیەوەمان کرد کە پێویستە بازارگەری چی بکە بەهای کڕیار بەرز بکات و یاخود بەها دروست بکات لە لای کڕیار کە وا هەست بکات نرخی هەیە قیمەت و بەهای دیاریکراوی خۆی هەیە ئەمە بە تەواوەتی لە ئەلکترۆنی ئەمە بەرجەستە بێت لەبەرەوەی یەکتە بەردەمی هەموو کەسێک ئەچێتە بەر ماڵی هەموو کەسێک نایڵێ ئەو کەسە هیچ بە هیچ شێوەیەک عەزیەت بکێشێت لە هیچ شتێکە ئەرکێکی زیادە بکێشێت واتە ئاسانکاری بۆ خەڵک کردووە ئەمەش خزمەتگوزاریەکە بەڕاستی کە بەهای خەڵک بەرز دەکاتەوە و بەهای تاک بەرز دەکاتەوە بۆ ئینسان ئامانجی دووەم زیادکردنی پێگە و بەش لە بازارە واتە حیسەی سووقی ئێمە توانین بە بازارگەری ئەلکترۆنی حیسەی سووقی لە بازارە زیادکەین پێتان ئەڵم حیسەی سووقی چییە بەڕێزان ئێستا لەوانەیە پێم بڵێن پەیوەند پێمانەڵێت نابێت لە بازاری واقعی دوورکەوینەوانێ و لەو لاشۆ پێمان ئەبێ حیسەی سووقی زیاد بکەین ئایا ئەلکترۆن چۆن زیاد دەکەن ئەمە قسەیەکی جوانە بەڵام حیسەی سووقی چییە بەڕێزان حیسەی سووقی پێوانی ناو بازار نییە تۆ بچی بزانی چەند ئەرازی یا چەند دۆنم لە ناو بازارە داگیر کردووە نە ئەمە نییە بەڕێزان بابەتەکە حیسەی سووقی بریتیە لە کۆی ئەو مەبیعاتە ئەو فرۆشتنی کە تۆ ئیفرۆشی لە کۆی ئەو قازانجی کە تۆ ئەیکەی بەرامبەر کۆی هەموو بازار لەسەر هەمان پرۆداکت لەسەر هەمان بەرهەم ئەمە دووباراکەمەوە حیسەی سووقی یاخود بەشە بازار چۆن ئەڵێن بە زۆرترین بەشە بازار داگیرکەین واتە بەشە بازار حیسەی سووقی بریتیە لە کۆی سەرجەم فرۆشتنی تۆ و یاخود کۆی سەرجەم ئەو ڕوبحەی کە تۆ ئەیکەی لە ئەنجامی زۆری فرۆشتن لەسەر یەک کاڵا چە کاڵایەکە بەڕێزان لەسەر بەرهەمێکە یا لەسەر بەرهەمەکانە لە چاو کۆی هەموو فرۆشتنی کۆمپانیا و شەریکاتەکانی تر بۆ هەمان بەرهەم نمونە ئەگەر هاتوو کۆی بەرهەمەکان بۆ مۆبایل لە 100 دابنی تۆ لە کۆی فرۆشتنی ئەم لە سایە ناو بازار لە سایە 60 بەری لە سایە 60 بەرهەمەکەی تۆ بردبێتی لە سایە 40 کۆی هەموو کۆمپانیەکانی تر کردبێتیان کە شتمان زۆر هەیە وایە پرۆداکتمان هەیە وایە زۆر شەریکەمان هەیە وایە هێندە پلانێکی جوانی هەیە توانیوەتی کۆی زۆرترین فرۆشینەوە بازار داگیر بکات بەڕێزان ئەمە حیسەی سووقی بۆ ئەوی لەمە تێبووی
ئەلکترۆن ئەممان بۆکە چونکە لە هەموو کون و قوشبنێکی ماڵەکانمانە هەیە لە هەموو جێگەیەکە هەیە لە دنیاە کەواتە ئەبێتە چێبێتە هۆی فرۆشتنی زیادەی چی زیادەی تۆکە لە بازارە تەقلیدیەکە بۆ نەفرۆشە. باشە سێهەم ئامانج بەرزکردنەوەی ئاستی فرۆشتن ئەوە ئێستا باسم کرد لە حیسە سوفیەکە باشکە زۆر ئاسانە کاری فرۆشتن لێرە کەمکردنەوەی تێچووی گشتی کەمکردنەوەی تێچووی گشتی کە لەوەی ترا باسم کرد لە گرنجەکانە باسم کرد ئێمەش ئامانجێکمانە دایمە بزنسمان دووسێ ئامانجێ بەڕێزانە بێ ئاگەمان لەوە بێ ئامانجیشی هەیە کە ئەبێ قازانجکە قازانج لە شۆوە ئەیکە بەم ئامانجەکە کە بێت تێچوو داگرێت بێت تێچوو کەم کاتەوە لەولاوە قازانج بەرزەبێتەوە ئامانجێکی ترمان ئەوە ڕێسک نەکەین خطورە نەکەین واتە زەرەر نەکەین. باشە یینە سەر بێشێک لە ئامانجێکی گرنگی تر بەدەستێنانی ئامانجی براندە بازرگانیەکان لە ڕێگەی بەرزکردنی ئاستی وەشاری تاک بەرامبەر براندەکە. ئەلکترۆن هۆکارە بۆ ئەوەی براندێکی زۆر تیازەخکرێتەوە بە بەردەوامی بی ببەر چاو ببەر جۆ بە هەست بە 500 خەڵکە بەڕێزان ئەبێ ئاگامان لەوەی کاڵێن 500 لێم نەپرسن بڵێن ئەی باشە لوت دەوری چییە تۆچی بۆ نێگەکڕی نابێ بۆنیکەی بەس لەبەرەوە تێستێکی ئینجای کڕی بۆی ئەڵم 500 لێرە کەواتە براندێک ئیبرازەکەی لە بەردەمی خەڵکە لە بەردەمی کڕیارە و لە ڕێگای ئەو زانیارن و کایگەێنی هۆش تا کۆشارەکەی تۆ سەبارەت بە براندەکە و ئەمە ئاسانترە لەوەی کە تۆ هەستی تیمێک ئەنێری چەند تیم ئەنێری هەتا ئەوش ناتوانانی بگەیتە کۆی بە کۆی خەڵک کون و قوشبنەکانی هەموو بەکارهێن داگیر بکەی بە تیمەکانە گەروا بێ هەچی پارەت هەیە بەس بۆ تیمە ڕات لەبەر ئەگەیتە بەشێک لە خەڵک بەم کردارە یەی بە مارکتینەکانی تر کۆی هەموو خەڵکەکە داگیرەکەی واتە بێت چی بکەی بیرمان نەچێ موگناتیسەکە بێت کۆی هەموو خەڵک ڕاکێشیت زۆرترین خەڵک ئەلکترۆن بۆمان ڕاکێشێت چونکە زۆر بە ئاسانیەگاتە ماڵی هەموو کەسێک. ئامانجێکی چاکردنی سیستمی زانیاری دامەزراوەکەیە لەو دیوتمان لە گرنگجەکانە کە زانیاری باشمان بۆێنێ بازارگەری ئەلکترۆنی یە باشە کەواتەی تر بۆ ئێمە سیستمێکی زانیاری تۆکمی پێ دروست نەکەین کەوا ئەبێ ئامانجمان بێ بەڕێزان ئەبێ ئامانجمان بێ هەدەفمان بێ ئێمە وەکو پرۆژەکەمان باشترین سیستمی زانیاریمانە بێ خاڵێکتر کە ئەویش زۆر گرنگە ڕێخستنی پەیوەندیەکان لەگەڵ کڕیار بە شێوەیەکی بەردەوام وتمان جانبێکی گەوری تەسوێت ئەوەیە کە تۆ پردی پەیوەندی و لەگەڵ بازرگان لە عفونکە لەگەڵ بەکارێنەکانە نەپچڕێنی ئەم پردەکە بچڕاکەواتە براندەکەی تۆ یاخود پرۆداکتەکەی تۆ جا چ بە نێتوەرک مارکتینگ ئەم ئیشە بکەیت چ بە بزنسی ئەلکترۆنی ئەم ئیشە بکەیت یعنی تۆ لەگەڵ فرۆشیارەکانە یا لەگەڵ بەکارهێنەرەکانە کەواتە پردی پەیوەندی و بچڕاوە ئەم پردی پەیوەندیە بە زیندوی ئەمێنێتەوە گەر ئێمە تا ڕادەیەکی باش پەرەبین بە بازارگەری ئەلکترۆنی چونکە بە بەردەوامی وەکوتم پەیوەندیی ڕاستەوخۆی هەیە بە مەداری 24 ساعت لەگەڵ خەڵک کامە گرنگە بۆ تو. باش ئەچمە سەر سلایدێکتر بەڕێزان کە پێک هاتووە لە تەنها پرسیارێکمان داناوە لێرەیە پرسیارەکە تەمە خۆمەڵامتان پێکهاتەکانی بازارگەری ئەلکترۆنی چییە؟ من ڕاستیەکەی زۆر مەسادرم دەستکەوت کە منی تێر ناکرد بووی بێم لێرە دایبنێم بەس خۆمان باسێک ینی زۆری مەسادرەکان ئاماژە بە زۆر شتەکەن ئاماژە بە پەیجەکەن بە ئیمێڵەکەن باشە بەڵام ڕەنگە ئەم مەسادرانە کۆن بن لە مەزەری تازە پێمانەڵێت کە شتەکان لەو زۆر فراوانترە ڕۆژ بە ڕۆژ پرۆداکت و بەرهەمی ئەلکترۆنیەتە ناوە بەڕێزان سەرجەم بەرهەمەکانی ئەلکترۆن لە بریتین لە پێکاتەکانی بازارگەری ئەلکترۆنی ئەمە یەک دووەم کەوتم سەرجەمیتر بیدون ئیستیسنا بەڕێزان هەل لە شاشی مۆبایلەکەتەوە تا کۆمپیوتەرێک هەتا دروستکردنی پیج هەتا سایت هەتا ئیمێڵ هەتا نامەی سەوتی ئەلکترۆنی بۆ نمونە مەسج مەبەستم باش هەموو ئەمانە پێگە کۆمەڵایەتیەکان سوشال میدیا بەڕاستی دەور و کاریگەری زۆری هەیە ئیمڕۆ تەقینەوەی لە بازارگەری ئەلکترۆنیە کە نابێت ئێمە ڕۆڵی بەڕاستی ڕۆڵی سوشال میدیا کەم بکەینەوە ئەگەر دیوێکی خراپی هەبوو بێ ئەوە کەمە زۆر کەمترە لەو دیوە گەورەکانی کە بەڕاستی شۆڕشێکی دروست کردووە لەناو فکری خەڵکە سوشال میدیا بەڕێزە بە هەموو بەشەکانیەوە باشە پێکاتێکی ترمان هەیە کە بریتە لە بەڕێوەبەرانی ئەم پێکاتە ئەلکترۆنیانە تۆ سایتێ دروستەکەی ئەبێ بەڕێوەبەرێکی هەبێت ئەگەر بەڕێوەبەری سایتەکە تۆ بازارگەری ئەلکترۆنی بکەی شارەزەی بواری مارکتینگ بێ زۆر باشتر بۆ کە پێویستی شەوە بێ باشە خەڵکێکمانوێت تایبەت بێ بەکاری ڤیدیۆ ڕیکلامان بۆ دروستکە بەڕێزە
ینی دنیایەک پێکاتەی هەیە وەرە بزانە چی ئیش لە خۆی ئەگرێ من بۆیە پێتان دەڵم زیادبوونی ئیشکردن لەسەر ئەلکترۆن بە پێچەوانەوە ضرورەتی دەستی کار زیاد دەکات نەک بە پێچەوانەوە کەمیکەینەوە ئێمە بەتاڵێکی زۆر لە دەرەوە بمێنە لەناو بازاری کارە بازاری کار شوێنێکە شوێنی دەستی کارە کە ئایا بزانێ عەجزمانێ لە دەستی کاریان یان فائزمانەیە کە ئیمڕۆ بەداخۆ فائزمانەیە باشە پێکاتێکی تر وتمان چییە ئەو کەسانە کەی بن بڕێەوە پێکاتێکی تر بریتە لە دیزاینەرەکان لە خەڵکانێکە لە بواری مارکتینە شارەزان یا لە بواری دیزاین و دروستکردنی فیلم و ڕێکلامە شارەزانێ شتێکی تر کە زۆر گرنگە پێکاتێکی تر کە لە ئەچێتە دیۆمەعنەوەکەی تەسویق بریتیە لەو پلان و پرۆژەیە لەو پلان و پرۆگرامانەی کە تۆ هەتە لە بواری مارکتینە پلانە چییە پرۆگرامەکانی مارکتین تۆ چۆنە بە سیاسەتی سیعری و چۆنە ئایا شێوازی ئەقساد و خەسم دیسکاونتە چۆنە ئەمانە هەمووی سیاسەتی مارکتین بەڕێزان لەناو مارکتینی ماتوانین ئیشیان تیا بکەین دوجار سیاسەتی ڕاستەقینەی بزنسەکەمان بشانێت بریتە لەم پێکاتانە من بۆیە هینم نەکرد بەڕاستی هەندێکیان بەس تەنها ئاماژە بە پێکاتە ئەلکترۆنیەکانەکەن کە نەخێر ئەگەر پێکاتە ئەلکترۆنیەکەمان هەبوو خەڵکمان ئەبێ بیوە بڕێەوە نەخێر ئەگەر خەڵکمان هەبوو ئەبێ بە پرۆگرامێک ئێمە بین ئەم تەسویقە چی بکەین مەنیفێست بکەین بۆ خەڵک پیادەی بکەین خەڵک بیبینێن و بگاتە خەڵک کەمان بگاتە کۆی کۆمەڵگا وەکو مگناتیسەکەی باسمان کرد وەکو دەنگۆکەی باسمان کرد مارکتینەکەەوە ئەبێ با بە ئەلکترۆنیکی ئەبێت دەنگۆ باتەوە ئەبێ قەزیە دروستکە بڵێ بەڕاستی بەرهەمێکمان هەیە لە فلانە پێیجە ئەزانی مهمە بەڕاستی پرۆژەیەکمان هەیە ئەزانی لە سۆشیال میدیا چی کردووە ئەبێت دەنگ باتەوە ئەمەش پلانی مارکتین وامان لێکە اینجا سیاسەتی ڕێخستنی ئەسعار سیاسەتی ڕێخستنی بەرهەمەکانمان شێوازی دانانی بەرهەمەکانمان لە سۆشیال میدیاکان و لە پەیجەکان ئەچێتە چیەوە هەر ئەتوانی تەجزیئەیەکی سوق بەڕێزان دابەشکردنی بازاری گەورە وەکو سوپەرمارکێتە لەناو پەیجەکە بکەیت کە بەڕاستی بازارێکی گەورە ئەبێ ئەمە ئەگەر هیوادارم و کەسانی کە یانوێ بیکەن ئەمە بخەنە پلانی ئایندیان سوپەرمارکێتی دروستکەن وەکو فکری ئیش لەناو پەیجەکە هیچی تێناچێت بۆ تۆ بە جوانی بە دیزاینی جوان ئەتوانی شتەکان ڕێکخەی کە هەندێک کردویانە بۆ فرۆشیشان باشە دێنە سەر سلایدێکی تر بازارگەری ئەلکترۆنی چۆن وەڵامی بارودۆخە جیاوازەکان ئەداتەوە باشە بە نمونە کۆرۆنا با بە نمونە بێنینەوە بەڕێزم لێرە بازارگەری ئەلکترۆنی کۆمەڵێک وەڵامی کۆمەڵێک تەغەیرات ئاەتەوە یاخود عوامل ئاەتەوە یان فاکتەر ئاەتەوە کە لە دەرەوەی کۆمپانیاکەی تۆن لە دەرەوەی شەریکی تۆن کە تۆ ناتوانی کۆنترۆڵیان بکەیت و یاخود بە شکلێکی تر ئەڵێ زۆر جار ئەبێ شەریکە خاضع بێ واتە ملکەش بێ بۆ ئەو بڕیارانەی یاخود ئەو فاکتەرانەی کە لە دەرەوەی ژینگەی کۆمپانیاکە دروستە بن کە پیان وتێ فاکتەرە خارجیەکان یا هۆکارە دەرەکیەکان کە بریتە لە سیاست هۆکاری سیاسی هۆکاری حکومی بەڕێزە هۆکاری حکومی کە یاسادانان و بواری یاسا ژەگرێتەوە قانونی ژەگرێت هۆکاری اجتیماعیمان هەیە و هەرواتە هۆکاری ئابووری لەگەڵ هۆکاری تەکنۆلۆژی کە ئەوی ژێکێکە لە بۆ نمونە من ئەگەر بێمە بزنسێکی تەقلیدیمان هەبێ کاتی خۆیان داعەشە و یەکسەر وەستا ئیشەکان وەسە کۆمەڵ کۆمپانیات تەدەهوریان کرد بەڵام ئەو بزنسانی کە لەناو بۆ نمونە زیاتر کە بزنسی ئەلکترۆنی بوون ئەمانە هەر بەخۆشیان نەزانی چونکە زیاتر لەس ئاستی جیهانی ئیشیانە کرد باشە ئەڵێن کۆرۆنا هات کێشەی بۆ بواری اجتیماعی و خەڵک ناتوانێت بچێتە بازار بەڵام لە نێتۆر مارکتینەوە توانین ئیشەکە بکەینەوە یاخود بۆ نمونە توانین لە تەسویقی ئەلکترۆنیەوە کە بابەتەکەمان لەسەر تەسویقی توانین بازارگەرێکمان بە ئەلکترۆن بکەین ئەو کاتە نە کۆرۆنا و نە هیچ بوارێک ناتوانێت ڕێگر بێ لە بەردەم ئەوە بۆ نمونە هۆکارێکمانی پێوتێ هۆکاری جەین وەڵامدانەوەی تەسویق ئەلکترۆنی چییە بۆ فاکتەری تەکنۆلۆژی ئێمە ناکرێت بە فاکتەرە تەقلیدیەکە بڕۆین کە ئەزانین جیلێکمان دروست بۆ کە جیلەکە بەرەو ئەلکترۆن نەچێت لێرە فەرزی ئەومان ئەکا بەسەرا شەریکەکە کە بین چی بکەین ئێمە کۆمپانیایەکی یا بزنسێکمانەیە پرۆژێکمان ئەگەر پرۆژەکەش بچووک بێ دوکانێکی بێ بە هەر باسی پرۆژەی گەورە نەکەین ئێمە ئەتوانین پەیجێک دروستکەین ئەتوانین تەسویقەکەمان بە ئەلکترۆنی بکەین بۆچی لەبەر ئەوەی وتمان ئەو فەرزی ئەوە کە چونکە جیلێک دروست بووە کە زۆرترینی ڤیوەرمان ئەبێت ئەو کاتە واتە زۆرترین خەڵک کاڵاو بەرهەمەکانمانە بینێت و ئیشی یەکەمی چیش عملی دروستبوونی کڕین بەڕێزان عملی دروستبوونی کڕین یەکەم بەریەککەوتنە هەندێک لە بەڕێزانەوە باتیای نەبێت ئێمە بەری ئەکەوین لە ڕێگەی سۆشیال میدیاوە لە ڕێگەی پەیجەکانی ترۆ لە ڕێگەی ئەلکترۆنەوە بەریەک بۆی پێویست هەبێت
ئەتوانین بڵێن بە شێوەیەکی گشتی بازارگەری ئەلکترۆنی زۆر بە باشی زۆر بە جوانی ئەتوانێ وەڵامی هەموو ئەو گۆڕانکاریانە باتەوە کە لە ژینگەی دەرەوەی کۆمپانیاکەی توی ڕوەدا، چونکە ژینگەی ناوی کۆمپانیەکە بریتێ لە هەیکەلی تەنزیمی و سەقافەی تەنزیمی و پلان و استراتیجەتی کۆمپانیاکەی تو. بەڵام عواملە دەرەچیەکان فاکتەرە دەرەچیەکان بریتێ لە بواری سیاسی، بواری ئابووری، باشە بریتێ لە وەکو پێمتی بواری تەکنۆلۆژی کۆمەڵایەتی حکوومەت کە بە کۆمەڵک یاسا ئەتوانێ وامان لێ بکە پەیجەکەمان نەکەینەوە بە کۆمەڵک یاسا ئەتوانێ وامان لێ بکە. باشە بەڵام ئەم یاسایانە قورسترە لە بزنسی تەقلیدیە تا بزنس ئەلکترۆنی بێت. ئەم یاسایانە قورسترە لە هەموو ئەم گۆڕانکانی لە دەرەوە ڕوئایە بە شێوەیە کاریگەری زیاتر دروستەکە لەسەر بزنسی تەقلیدی یان مارکتینی تەقلیدی تا ئەوەی کە لەسەر مارکتینی ئەلکترۆنی دروستەکە. نمونەشم بۆ ئەمە سەیریکە دروستبوونی ئەم نەخۆشیە بوو کە لە پڕها ئەم پەتایە سەیریکە چی لە بازارە تەقلیدیەکە کرد. بەڵام نەیتوانی شکست بە چی بێنێ بە بازارێکی ئەلکترۆنی بێنێ، نەیتوانی شکست بە بازارگەری ئەلکترۆنی بێنێ، بە نێتوەرک مارکتینگ بێنێ کە ئێستا ئەچینە سەری دوای ئەم بابەتە. و هیوادارم جێگەی سوود بوو بێ بازارگەری ئەلکترۆنی بۆ ئێوە. ئێستا من کاتی مامە تەرخان یەکەم بۆ بابەتەکانی ترکەوتم باسی نێتوەرکی ئەلکترۆنی دەکەین و خودت نێتوەرکی شەبەکی ئەنجە دوای ئەوە دێنە سەر عفومکەن بازارگەری شەبەکی و یاخود تەسویقی شەبەکی ئەنجە دین باسی یەک نمونە ئەکەین لە نێتوەرک مارکتینگ کە لە سلێمانی یاخود لە هەولێر یا لە عێراقا هیچ دەکەن وە کۆمەڵک نمونەی ترمان هەیە بۆ ئەوی بیزانین، چونکە سلێمانی و هەولێر و شارەکانی تری هەرێمی کوردستان زایدن عێراق ڕاستە کێشەی ڕەنگەتی ئابووری ئیداریمان هەبێت، کێشەی زۆرشتی ترمان هەیە بەڕاستی بۆ لێرە جێگەی باز نییە. بەڵام ئەمە بۆ مانای نییە ئیتر ناتوانین نێتوەرک مارکتینگی تیا بکەین بە پێچەوانەوە زۆر لەبارترە ئێستا و ئەوەش ئەسەلمێنی نووس وردۆدا ئەیخوێنین. هیوادارم ئێوە بازارگەری ئەلکترۆنیتان بە بوو بێ ئەم بابەتە و بۆیە بابەتەکە لێرە ئەوە بەم شکڵە چڕم کردەوە بۆ ئەوەی فریار بکەوین بابەتەکانی تر. ئەمە یەک دووهم ئەمە کرۆکی بابەتەکەی کرۆکی مۆزوعەکەیە، چونکە ئەگەر بین جارێکی تر لە بیدایەتەوە باسی بازارگەری ئەلکترۆنی بکەین و ئەبێ بەو دەرسانیان بڕینەوە کە دوو ڕۆژایی خوێنین. ئێمە بناغەکەمان هەیە بەڕێزان ئیتر ئەوەی کە زەرورە گرنگجەکانە کە نەمان بیست بوو پێشتر ئێستا لەم سلایدانیان بیستومانە. دینە سەر بابەتێکی تازە کە پێدەن نێتوەرک مارکتینگ بەڕێزان. واتە چی؟ تەسویقی شەبەکی. تەسویقی شەبەکی هەر وینەکە لە خۆی هاتوو یعنی سەیری ناوەکە بکەن دووسێ نمونەم بۆ داناون بەڕێزان سەیری ئەم تەسویقانە بکەن بۆ نمونە یەک بۆ بەسییان و سییانەکان لە خۆرە بێ بنەوە یان یەک بۆ بە دوو کامە لە عێراق وەرمی کوردستان زۆر باوە یەک بۆ بە دوو بێ بە چوار و ئەمە بەشی باینەری دابەشە بێ بەسەر چینەکانی خوارەوە. ئەوەی جێگەی ئاماژە بۆکردنە حەزەکەم شتێکی پێتان بڵێم. ناین بڵین باسی مێژووی نێتوەرک مارکتینگ بکەین کە لە ناوەڕاستی سەدەی ڕابردووە پەیدا بوو لە ئەمریکاوە و لە ساڵەکانی پەنجاکان و هەتا ئەمڕۆ بەردەوامی هەیەەوە بەچی گیر و گرفت و کەند و کۆس پێکات و ئەمە یەکەم دەرسێکی مێژوویە. دووهەم من حەپێم خۆشە ئەمە بۆ خۆتانی بەجێ بێڵم بەڕاستی، بەڵام لەکوێیە پێویستی کرد ئەچینە سەر بابەتەکە. ئەوە جێی باسە من لەم سلایدەیە کە زۆر پێم گرنگە بەڕاستی لەم سلایدانەیە کۆمەڵک شت بازەکەم کە ڕەنگە ئەو بەڕێزانی کە ئێستا نێتوەرک مارکتینگەکەن یان ئەوانی هەر نیان کرد بەم شکڵ لە نێتوەرک مارکتینگ تێ نەگەیشتم تا ئێستا. هەر پێی وا بووە کە بێ خەڵکێک بێنێ کەسێکە باڵی ڕاست و باڵی چەپڕ کاتەوە و ئەوانیش دوان بێنن ئەوان چوار بێنن یعنی بەڵام چۆن ئەماکەی بەڵێ خۆی ئەمە ڕاستە بەس چۆن ئەیکەی ئایا هەروە بە ئاسانی ئەتوانی دوو کەس بێنیت؟ ئایا دوو کەسانی کە ئەیانهێنی چێن یعنی بەڕاستی خۆ پرسیارە ئایا ئەوانە چێن کە بۆ نێتوەرک مارکتینە بن؟ ئایا هەموو کەسێک ئەبن بۆ ئەم بوارە لە بزنس یان ئەم جۆرە لە نێتوەرک ئەم جۆرە لە مارکتینگ؟ بەڕێزان ئەمەش ئاگاتانی بێ نێتوەرک مارکتینگ جۆرێکە لە مارکتینگ. هەڵەیەک هەیە نابێت بە سەرمانە بڕەبام هەڵەیە ڕێککەینەوە بۆ برادرانەوە بۆ خەڵکانی کەیان ئەیانە نێتوەرک مارکتینگ بکەن. ئەبێ ئەوە بزانین کە بەشێکە لە تەسویق لەسەر ئەساسیات و پێوەرە و بناغەکانی مارکتینگ ئیش دەکات بۆیە پێڵێن نێتوەرک مارکتینگ. ئەجینە هەرمەوە نێتوەرکین ئەنجەکەمانەکرد بە نێتوەرکەکە و تەواو شەبەکە دروستەکەین هەر لە خۆمانەوە. هەتا ئەمەیە بابەتەکە بۆیە ئەبێ پێ بەپێ لەگەڵ بناغە و ئەساسیاتەکان و فاوندیشنەکانی مارکتینە لەگەڵیا بڕین. ئەمە هەر هەندێک لەو شتڵانەیە کە بۆم داناون کە بۆڵێن یعنی شەبەکەیەکی تۆ ئەبێ تۆڕ دروستکەی بەڕێزان. هەر کاتێک تۆڕێکی بەهێزە دروست کرد تۆ نێتوەرک مارکتینگی بەهێزە کردووە
بەپی پێوەرەکانی بازارگەری و بەپی ئەو پرۆداکتەی ئاگاتانی بێ ئەو پرۆداکتی کە ئەو شەریکی نێتۆرک مارکتینە هەیەی جا خزمەتگوزاریە یان شمەک و کاڵایە. ئەچینە سەر سلایدی دووهەم یەک پێناسەم بۆ داناون لە کۆی کۆمەڵک پێناسە من ئەمەم هەڵێنجاوە بەڕاستی پێناسەکانی تر دڵم نەیەگرت هەرچەند بیرم لێ ئەکردەوە هەرچەند ئەمە پەیوەندی بە دڵەوە نییە خەریکە منیش بردەوە دێمنەوە دنیای شێعرەوە چونکە زۆرێک لە نێتۆرک مارکتەرەکان بەم دنیا شێعرە لە نێتۆرک مارکتین تێگەیشتون ئەمە پەیوەندی بە عەقڵەوە هەیە بەڕێزان نەکدڵ لینە سەرمە لێرەیە من ئەم بەباشم زانی ئەم پێناسەیە دروست بکەم و هیوادارم ئەمە جێگەی سەرنج و تێبینی ئێوە بێت. پێناسەکەتان بۆ ئەخوێنمەوە نێتۆرک مارکتین بریتیە لە تۆڕێک لە کڕیار ئاگاتانێ بێت لە ناو کوانێکە بەرهەمی بەکارهێنمدانەوە یا بەکاربەر فەرقیان هەیە بەکارهێن و بەکاربەر بەڵام بە هەردووچیان ئەڵێن کڕیار یاخود بە هەردووچیان ئەتوانین بڵێن زەبون بە زمانی عەرەبی بریتیە لە تۆڕێک لە کڕیار کە ئامانج و بەرژەوەندی هاوبەش کۆی کردوونەتەوە بە شێوەی تیم کار دەکەن لەسەر بنچینەکانی بازارگەری ئەها سەیریکە لەسەر بنچنی بازارگەری بەڕێزان لەسەر بنچنی بازارگەری کاریان نەکرد نابێت هەڵەوەشێت ئیشەکەیان زۆر کورت ئەڕواوەکو لە هەندێک لە نێتۆرک مارکتینەکانە ئەیبینین کە خراپن بەڕاستی ئیشەکان خراپە ئەوە نابێت بڕوا لەسەر پێوەری زانستی خۆی بچێتە پێش کە مارکتینە دووبارە یەکەمەوە بریتە لە تۆڕێک لە کڕیار کە ئامانج و بەرژەوەندی هاوبەش کۆی کردوونەتەوە ها ئامانج و بەرژەوەندی هاوبەش نابێ هەر کەسەوە بەس مەسلحەتی خۆی بوێت بۆ ئەگەر ناتوانێت تۆڕەشی بەهێز دروستکرد تۆڕەکەی تێگەشتێ باشە کە بەرژەوەندی و هاوبەش کۆی کردوونەتەوە بە شێوەی تیم کار دەکەن لەسەر بنچینەکانی بازارگەری بۆ بەرهەمێک ها نووسیمەتی شمەک یا خزمەتگوزاری بۆ بەرهەمیشی دیاری کراوە ئەم تۆڕە پێکاتۆ لە کۆمەڵک ئاستی جیاواز کە تیایدا ئەرکەکان دابش دەکرێت بە پێی پێویستی کارەکان فعلا ستێپ بای ستێپ تۆ ئەرکی جیاوازتر دەبێ و دابشەکە بەسەر چەند لیڤڵێکە تا نەسە ئینگلیزیەکە ئەڵێ قیاسات کراوە بەسەر یاخود دابشکە بەسەر چەند لیڤڵێکی جیاواز واتە چەند ئاستێکە ئەچنە سەر بۆچی نێتۆرک مارکتین پرسیارێکەوە بۆ ئێمە نێتۆرک مارکتین بکەین بەر لەوەی بڕۆمە سەر شەرحی خاڵەکان داوا لە برادرانی ئەدمینەکەم سلایدەکان چۆنە دەنگم چۆنە ئەمەستەگان زۆر باشە شتە دەستە خۆش بێت دەستەکانە خۆش بێت باش کەواتە خۆشەویستانی زوم بەردەوامە بین بۆچی نێتۆرک مارکتین بکەین بە تایبەتی لە ئێستایە ئەگەر ئاگامان لێی بێ بەڕێزان لە تەواوی دنیاە ئەبینین ئیش و کارەکان ئەوانی بە شکلی بازرگانی تەقلیدی ڕۆشتن بەڕێوە لە وەستانان ئێستا بەهۆی ئەم دروست بووە کە ئەمە گوتم ئەم وەستانە قەبارەی و ئاستی سەرمایی دنیای بەرەو کەمکردنەوە هێناوە بەرەو چی هێناوە بەرەو ئەوە هێناوە کە وەکو پێشووتر ڕەنگە لە دوای کۆرۆنا نەتوانین وەکو پێشووتر ئەو قەبارە زۆرە بەکاربێت لەناو بزنسە چونکە قەبارەیەکی هێندە قەباری پارەکە گەورەیە و حتا سندوقی نەقدی دەولی سەری لێ دەرناکە کە هێندە قەرزی داوە لە پێداویستی گۆی زەوی زیاترە قەرزەکان بۆیە ئەمە گۆڕانکاری بەسەرایە بە بۆچوونی من بەڕێزان ئەمە بۆچوونی خۆمە ڕەنگە هەڵەش بم لەمەیە بەڵام ئەوەنی من ئەزانم وردە وردە دنیا سەرمایەدارەکە نزیکیشە بێتەوە لە دنیای ئیشتراکی ئەو کاتە دوو بلۆک تەحەکومەکە لە عالەمە کە بلۆکی ئیشتراکیە کە ئەم جاریان رووسیا سەرپەرشتی ناکە بۆ معلوماتان ئەم جاریان سین سەرپەرشتێک و کە بلۆکی سەرمایەداریشە خۆتان نەزانن سەرمەشقی ئەم بلۆکی سەرمایەداری ئەمریکایە بۆ لە پەیوەندیەکی تەلەفۆنی دۆناڵد ترامپ لەگەڵ سەرۆکی چینە پێڵە ئەڵێ ئیتر لەمەودا بێت دنیاکە بە شێوەیەک ئێمە قسە بکەین کە هاوبەش بین لە بەڕێوەبردنە ئەمە یعنی چی بەڕێزە ئەگەر یەک پۆست تەحلیلێکی بە دیوە سیاسیەکەیە تحلیلێکی بکەین یعنی ئیتر لەمەودا تەنها بلۆکێک نامێنێت کە سەرمایەداری ئەبێ ئێوەی بلۆکی ئیشتراکیش لەگەڵمان هاوکار بن بۆ بەڕێوەبردن ئەمە بابەتەکەی لێرەوە مادام قەبارەی سەرمایە لە دنیای بەرەو کەمبوونەوە دەچێت پێوایەکەم ئەو دەسهاتانەی کێتە دەستی تاکیش بەڕی هەر لە کەمبوونەوەیە بێت بەڵام بۆ ئەم بابەتە هەڵبژاردننی بزنسی چۆک و نێتۆرک مارکتین کێشی زۆر باشە و ئیشێکی زۆر باشە بکرێت تۆ بە سەرمایەکی کەم ئەتوانیم سەرمایەکی زۆر دروست بکەیت بەڵام ئەمە لە دیوە خەیاڵەکانە بەڕێزان ئەگەر هاتوو نێتۆرک مارکتەرێکی باش بی ئەگەر هاتوو هیلاک بووی ئەگەر هاتوو ئیشە کرد دانانیشی وەکو نێتۆرک مارکتەرەکانی تر کە زۆر ئەیبیستینیانە لە بەسدا بنیشە خۆی پاراهێنشتی وان نییە بەڕێزان دانیشتن نییە لەوێ ئەم بابەتە بەو شکڵە نییە
باشە لەبەرەوە بۆچی نێتۆر مارکتینگ بکەین ئەم خاڵانە وردەوردەی نەخوارد یەکەم زیادکردنی داهات ئەتوانین داهاتی پێ زیاد بکەین بەڵام ئەبێ ئێمە هەوڵ بین بەڕێزان ئەمانە زۆر دووبارە ئەەکەمەوە چونکە کۆمەڵێک جملەی کوشندە هەیە کۆمەڵک دەستەواژی کوشندە هەیە لە ئەخیرم سلایدانەیە دامناوە کە ماڵی ئەتوانم بڵە ماڵی ئێمە وێران کردو لە ڕووی نێتۆر مارکتینەوە کە تاکەکانمان گەنجەکانمان ناوێرن سناوی بۆ ئەوی ئەمانە ڕوونەیە نێتۆر مارکتینگ لەسەر شکڵێکی زانستی بکەین بە پێی پێوەرەکانی مارکتینگ بکەین وردە ئێستا دین شرۆڤەیەکەین زیادکردنی داهات ئەومان بۆکە بەڵێ ئەگەر خۆمان چی بین ئاکتیڤ بین خۆمان هەبین باشە ئابووری سەربەخۆ توانێت تا دەتوانێت چی بکە لە دەروی دنیای دامەزراندن لە دەروی دنیاچی خۆی ئابووریکی خۆی وردە بەدەست بێنێ گەشە پێدانی خودت کە تۆ فێری مامەڵەکردن بووی وردە گەشە ئەەکەی لە بواری خود یعنی کەسەکە خۆی گەشە پێدانێکی شخصی بۆ خودی کەسەکە گەڕێتەوە فێری مامەڵەکردن نەبێ چاوی ئەکرێتەوە ئەزانێت بزنس چییە وردە دەست و پەنجە نەرمەکان لەگەڵ چی لەگەڵ کۆسکوتەگەرەکان و سەرکەوتنەکان ئەمە زۆر گرنگە ئەمە دروست دەکات هاوکاری کەسانی تر توانی بکەیت چۆن هاوکاری کەسانی ترەکەیت بەو شکڵە بە شکڵە خەیاڵەکە نا بەو شکڵی کە نێتۆر مارکتینی وەکو عقل پیشانەی وەکو منطق پیشانی ئەڵی وەرە ئەمە ڕقەمەکەیە لەم ڕقەمە لەم ڕۆژەوە ئەوم دەستم پێکردو ئەوم کردووە ئەم ڕقەمەم ئاوای لێ هات شت خەیاڵ نییە بزنس بە خەیاڵ ناچێتە ڕێ بەڕێزە کە زۆر ئەیبینین لە نێتۆر مارکتەکانی ئەمڕۆیە بەڕاستی زۆر خەیاڵێکی حدیشی زۆر زاڵە بەسەر خەڵک کە ئەم پێویست ناکە بزنسێک لەسەر ئاستی خەیاڵ بنیاد بندێ بڕۆکار ڕوخێ باشە کەڵک وەرگتن لە کاتی زیادە ئەمە بەو مانایە نیە ئەڵێ دەتۆ بە زۆرە ئیشەکە بکە هیچ کاتی تێناچێت ئەوە داشم ناوە لە چاڵێنجەکانە بەڕاست لە ئەوەیە کە جملە کوشندەکان نەخێر بەڵێ کاتی ئەوێ ئەبێ کاتیشی بۆ دابنین و بە ئیشیشی بۆ بکەین باشە بەڵام چی کەڵک وەرەگرین لەو کاتانی زیایە بۆ نمونە هەیە کارێکی تری هەیە ئەتوانێت کاتە هاموشەکانی خۆی ئەوانەی کە لێ زیادن داینی خۆی خەریکا بۆ باشە دروستکردنی پەیوەندی نوێ لە ڕێگەی نێتۆر مارکتینەوە ئەم بەڵێ ڕاستە پەیوەندی نوێ دروست دەکەیت باشە بۆیە پێویستی بیکەین گۆڕینی ئاستی ژیان ئەمە ڕەنگە بەڵێ کە تۆ داهاتە زیای کرد و استقرارەتێکی ئابووری خۆتە هەبوو گەشت کرد لە ڕووی ئاستی کەسایەتیەوە بەڵێ فعلەن تۆ کەواتە گۆڕینی ئاستی ژیانە هێناوەتەکایە و گۆڕی ئاستی ژیان تۆ گۆڕاوە اینجا خەرجی کەم وەیەکێکە لەو بزنسانی کە خەرجی کەمی تێچێت باشە و تا ڕادێک ریسکی کەمە بەڕێزان بەڵام ریسکی لە شوێنی ترا هەیە بێ ئاگامان لەوە بێ قسەی زەرد و سوور نابێت بۆ خەڵکی بکرێت لە نێتۆر مارکتینگ بڵێ نەخێر ئەمە ریسکەکەی ئەوەیە بۆ نمونە ئەگەر تۆ هاتی کارێ نەکرد بەڵێ ریسکە بۆ تۆ بۆ لەبەروی 2 ساڵە تۆ لەو نێتۆر مارکتینگە کارێکی نەتوانێت تیمێکی باش دروستکەی کەواتە 2 ساڵ کولفەیە بەڕێزان تایم کات ئاڵتونە ئینگلیزەڵێ دوێنێ باسم تایمز گۆڵد کەواتە لێرەوە کاتەکەمان زایە چووە ئێمە 2 ساڵەمان توانی بە شتێکی تۆ خەریبین بەس ئەگەر ئیشمان کرد نەخێر هیچ ریسکی تیانە بەڵام کەڵە ریسکی تیان تۆ پارە زەرەر ناکەی وەکو ئەو پارەی کە داوناوە ئەوش لە هەندێک نێتۆر مارکتینە بەڵێ قوربان زەرەرە کردووە و لە هەندێک نێتۆر مارکتینی ترا هەیە زەرەرە نەکردو ئەمەش بۆی ئەڵم کە هەیە ئەڵێ ریسکی نییە وا ناکەی ئەمە ناکەی نەخێر هەتێ ریسکی خۆی بەشی خۆی هەر هەیە ئەگەر هاتوو بە تایبەتی کار نەکەی کە هاتی ناو نێتۆر مارکتینگ باشە پێویست نەبوون بە بڕوانامە ئەمە ڕاست پێویست ناکە تۆ بڕوانامە دەبێت لە بواری بزنسە یان لە هەر بوارێکی تر باشە دەزمایی کەم ئەو دەزمایی پێتە کەمە ئەتوانی زیادیکەی خاڵی ئەخیر و یەکەم یەکەگرنەوە هیوادارم جێگەی سوود بوو ئەچینە سەر سلایدێکی تر کۆمەڵێک زاراوەمان هەیە بەڕێزان زۆر گرنگە ئەمە بەڕای من ئەم زاراوەن لە ناو ڕۆحی نێتۆر مارکتینە ئیشەکەت کۆمەڵک زاراوەمان هەیە ئەبێ ئێستا بیخوێنین ئەمانە وەڕوونی ئەکەین و لەسەر هەرێکی جان کە ئێمە بۆچی نێتۆر مارکتینەکەین یعنی ئەگەر هاتوو ئەم زاراوانی کە لێرەیان بەڕێزانەگە سێرێکی موەشیرەکەم بکەن ئەم 5 زاراوەیە بەڕای من یەکێکن لەو خاڵە گرنگانەی کە نێتۆر مارکتینەکەی تۆ ئەگەر هاتوو ئیشی لەسەر بکەی ئەی با بەرەو لیڤڵێکی زۆر بەرز بەڕێزە بەڵام خەڵکێکمانێ بەشدارە تیمیشی هەیە باشە بەڵام نەیتوانی بگاتە نەتیجە هۆکارەکەی ئەمانن بزانین چییە یەکەم ئامانج دووەم قازانج سێهەم کات چوارەم سەرکردایەتیکردن پێنجەم تیم یەک ئەمە شیەکەینەوە کە من ئەڵێم ئامانج بەڕێزان
ئامانج چییە؟ یعنی تۆ نێتۆر مارکتینەکەی واتە تۆ نابێ بەبێ ئامانج بچیتە ناو نێتۆر مارکتینگ، ئەبێ ئامانجێکە هەبێ. ئامانجیش نابێ لە خۆتۆ بڵێ بۆ نمونە ئامانجەکە وابێ کە تحقیق نەیە ناتوانانی بەدەستی بێنی بە درێژایی ژیان نەک تۆ شەریکاتە گەورەکانیش ناتوان بەدەستی بێن جەچدا وەکو تاچێک. بەڕێزان خەڵکی وامان هەیە کاتێتە نێتۆر مارکتینگ ئامانجی وای هەیە بە حکومەتی ئەمریکا جێبەجێ ناکرێت. ئەمە ئامانج نییە. ئامانج ئەبێ چی بێ؟ ئەم تایبەتمەندیانە ئەم خصوصیەتانی خوارەوەی تیا بێ. ئەبێ کاڵی من ئامانجم هەیە بیرتان نەچێ، ئەبێ بێ ئەم تایبەتمەندیانە لەو ئامانجەکە تا هەبێ ئەنجا تۆ ئەتوانی ئامانجەکە و بەدی بێنی، واتە ئەنجا تۆ ئەتوانی لە زایدەکە بەی لەو سەر. واتە ئامان چێز پێش هەموو شتێک پێش بێمە سەر تایبەتمەندیەکان مەبەستمان هەیە لەگەڵ ئامانجە. هەتاکو ئێستا زۆرێک لە نێتۆر مارکێتەرەکانمان لە مارکێتەرەکان مەبەست تێکەڵەکەن بە ئامانج، غایات تێکەڵەکەن بە ئەهداف. بەڕێزان مەبەست غایات شتە گەورەکەیە، شتە گەورەکەیە. فەرەزن ئەڵێ من ئەمەوێ لە ساڵی 2021 قازانجێکی گەورە بکەم. ئەمە ئامانج نییە، ئاگاتان لێ بێمە مەغایاتە. بۆچی؟ لەبەری ئامانج ئەم پێناسی لە من وەرگرن، یعنی قابلە للقیاس، واتە قیازە بێ بکرێ، ئەبێ پێوەرگیری بۆ بکەی. ئامانج دەبێت پێوەری تیابێ و ئەبێ ڕقەمی تیابێ لە ئامانجە. بەڕێزان بە سەراحەت پێتانەڵم بە نمونە ئەتەوێت قازانجکەی چۆن بڵێ ئەمەوێ لە 110 دەساتەکەم قازانجکەم، ئەمەوێ لە 120 قازانجکەم لەو سەرمایەی هەمە. ئەبێ ڕێژەتە بێ، یعنی ئەگەر ڕێژە و نەبێ ناتوانانی بە ڕقم بۆی بڕێ بەڕێگاوە. بەڕێزان یعنی سەرمایەکە ناتوانانی بە شکلک بەگەڕ بخەی لە ڕقەمەکە نزیکیتەوە. باشە مەبەست شتە عامەکەیە، شتە گشتەکەی توانین بڵین دەیان ئامانج لە خۆ دەگرێت. بۆ نمونە ئەمەوێ قازانجکەم لە ساڵی 2021 بەڵێ باش، ئەمەوێ لە 110 سەرمایەکەم لە نێتۆر مارکتینە بەگەڕ بخەم، ئەمەوێ لە 110 قازان لەسەر ئاستی بازاری تەقلیدی زیاکەم، ئەمەوێ ئەو پارەی هەمە بیخەمە فڵانشت لە 120 پارەکەم. ئامانجەکە ئاوا بتەحقیق ئەبێ. خۆ تۆ نابێ یەکسەر بێ مەبەستێکی گەورە ون ئەبی. بەڕێزان لێرە ون ئەبی دوای ناتوانانی ڕوبەڕووی بەدیهێنانی ئامانجەکە بێت کە ئەمە خەتەرێکی گەورەیە. توانم بڵم زۆربەی زۆری نێتۆر مارکێتەرەکان لەم خەلەلەیە ئەژین. باشە تایبەتمەندەکانی ئامان چێ بۆی بەدی بێ؟ بێت ئامان دیاری کراو بێ، بە سپیسیفای تیا بێ، ئەبێت دیاری کراوە، واتە تەحدید کراو بێ. تەحدیدی ئەەکەم ئامانجەکەم چێ، لە کوێوە بۆ کوێ، قەبارەکەی چەند وەکو پێم وتیت. بۆ نمونە بەڕێزان من طبعا جگەرە کێش نیم، بەڵام لەسەر نمونەی لەسەر جگەرە بێم ئەڵێ منە مێ جگەرە کێشان تەرک بکەم. ئەمە غایە، مەبەستمێ ڕۆژی 2 جگەرە تەرک. بۆ نمونە غایم ئەوەیە کە کێشی لەشم دابەزێنم، ئەهدافم ئەوەیە بڕۆم ڕۆژی 2 سەعات ڕابکەم، 3 سەعات ڕابکەم. ئەمێ جیمەکەم لە باتی ئەوەی کە دەست هەڵگرم لە هەندێک خۆیان سەیریکە. ئەبێت تەحدیدی کەم، ئەبێت دیاریکراوە بێ ئەنجا پێڵین ئامان. دووهەم پێوەر، ئەبێت پێوەرمان هەبێ، مێژەرەی بڵیانی ئەبێت پێوەربەندیمان هەبێ لە قیا بتوانین قیاسی بکەین، قابلە للقیاس بێ. بەڕێزان ئەم ئامانجە، چونکە ئێستا من ئەگەر بڵێم وەڵام من ئەمەوێ فڕۆکێک دروستکەم لە خلالی 5 دقیقە بچێتە سەر مەریخ فەرەزەن وای دابنی، لە ئێستایە بەو ئیمکانەتی من هەمەکا کە ئەمە بەڕاستی هیچ قیاساتێکی تیا نییە، دیاریکراو نییە من ئامانجەکەم چیت، توانای بەدەستهێنانم تایە کەمە، لەبەرەوە ئەمە پیناوتێ ئامانج. برادری وامان هەیە ئەڵێ کاکە گیان چەند ساڵای بینیڵە من ئامانجم ئەوە بکەم. ئێسوور ئەزانی ئەمە بەو ناکرێت، بۆیە نەیتوانیەوە یشی بۆ بکات. جا بۆی خۆمان هەڵ نەخەڵەتێنین لە نێتۆر مارکتینە ئەمە زۆر گرنگە. سێهەم توانای بەدەستهێنان، تا چەند ئەو ئامانجی تۆ دای ئەنەی هەروەکو قابلە للقیاس، تا چەند قابلە للتەنفیزە، لە ئەرزی واقعە تەنفیز دەکرێت. ئەخر من ناتوانم تایارەکە دروستکەم بۆ سەر مەریخ یا لە ڕۆژ نزیک بمەوە سووتێت تایارەکە. ئەمە ئامانج نییە بەڕێزم، واتە نەمتوانی بەدەستی بێنم، کەواتە هەروە ئەمێنیتەوە چەند ساڵ، واتە گروپەکە و ناتوانی گەورەکەی تیمەکە و ناتوانی گەورەکەی سەر لە نێتۆر مارکێتەرەکان تیژ لەوانێ پشێوین. باشە پەیوەندیداری بە ئامانجی گشتیەوە، یعنی ئەو ئامانجی تۆ هەتا لە ناو نێتۆر مارکتینە بەڕاستی دەبێت گشتی بێ. تۆ بە تەنیان ئامانجی خۆت هەیە ڕاستە، بەڵام ئەبێ کۆی ئەو ئامانجانی کە هەیە هەموو تۆڕەکە دوجار چی بێ؟ کۆی هەموو کەسێک، ئامانجی هەموو کەسەکان بێ. ئەمە وامان لێکا بە تۆڕێک پێکەوە ئیشکەین کە هەمومان چین هاو ئامانجین لەگەڵ یەکە. باشە کاتی دیاریکراوە، تایم باوند، زەحمە نەبێ ئامانجەکە و هەتا چەند بۆ چەند ئەبێ بەدی بێت، ئەبێ کاتی بۆ دابنی، ئەبێ بڵێ من لە 6 مانگی ڕابردووە
ئەبێ ژماری تیمەکانم ئاوای لێ هات بێ بەم پێوەرە ئەبێ کات دابنی بەڕێزان بۆ ئامان کاتی بۆ دانەنەی لێ بێخەمەبی لێ سار دەبیت و ناتوانانی تیمەکانە گەورە بۆیە کێشەی گەورە دروستە بێت ئەم شتە با بڵین چۆنەڵی میتۆدانەیە لە ناو دنیای نێتۆر مارکتینەکە بێ ئێمە پەیڕەوی بکەینەگەرە تا کوردستانەمان کردوێ بێ لە مودە بیکەین بەڕێزان یەنە سەر قازان چییە ئەگەر وەکو پارە پێناسەکەین جۆرە پارەیەکە بابان بەشێکە لە پارە بڕەپارەیەکە وەرە ئەگەر دەست دەکەوێت لە ئەنجامی بەگەرخستنی سەرمایەگان یا کردنی ئیشێک باشە بەڵام ئەبێ ئێمە ئامانجمان قازانج بێ ئەمە تیاین یعنی بەڕاستی تۆ یەیتە ناو نێتۆر مارکتینەوە ئەگەر قازانج نەویست بوویت کاکە نێتۆر مارکتین ڕێکخراوی مجتەمەعی مەدەنی نییە NGO نییە کاکە بزنسە ئەمە کۆمپانیایە بەڕێزان ئەبێ وەکو بزنس سێری بکەن ئەبێت هەممی گەورەی تۆ قازانجکردن بێ لەوێ کە قازانجی دوو جۆرە حەزەکەم ئەوە بزان کە قازانجی مادی کەوتمە قازانجی مادی ئیتر لابد لە بزنس سامیتیان یعنی پارە قازانجی معنەویش خۆتان نەزان قازانجی معنەویشە کە لە ئایندەیە بەڕێزان هەموو قازانجی معنەوی دڵنیاتانەکەم بە پارە ئەشکێتەوە قازانجی معنەوی برادری وامان هەیە خەڵکی وامان هەیە با بڵین کچ و کوڕی وامان هەیە لە نێتۆر مارکتینە شارەزا بوون بەڵام وەکو معنەویان شارەزا بوون بەڵام کە ئەچنە ناو بزنسێکی ترەوە هەر ئەم معنەوێتەوە ئەم هێزە فکریە عیلمیە بەکارەهێنن یەک دنیا پاریان پێدەزەکەوێت یعنی قازانجی معنەویش بە بەردەوامی ئەتوانین چی لێ بکەین تەحویلی بکەینەوە بۆ پارە ئەبێتەوە بە قازانجی مادیە بێ ئاگامان لەوە بێت لەبەر زۆر گرنگە ئاگامان لەوە بێت کە ئێمە چاومان لە قازانج بە لە نێتۆر مارکتینە ئەمانە کۆمەڵک دەستەواژە نەبێ ئاگامان لێ دێنە سەر شتێکی کات پێمان وانە بێت کە نێتۆر مارکتین خۆی ئەڕوا بەبێ گەڕانەوە بۆ کات هەڵەیەکی گەورەیە ئەمە ئەبێ ئاگامان لە کات بێ کە کات زۆر مهمە کات زۆر مهمە چونکە سێری کە پێناسێکم بۆ داناون ئەبێ تایم مانجمنتی خۆمان بکەین بەڕێزان ئەبێ کاتەکانمان بەڕێوە بەرین لە شتی بەسوود بەکەڵکە لە نێو نێتۆر مارکتینە سەرفیکەین ئەگەر وان نەکەین گەورە نابێ ئیشەکەمان کات بریتێر وە پێناسەکەم بۆ دانەوە کات بریتێر لە یەکەی پیوانی ماوەی ڕووداوەیەک لە دوایەکەکان ئەگاتان لێ بێ ڕووداوەیەک لە دوایەکان بە کات قیاسەکرێت مەودای ڕووداوەکانمان بۆ پێواناکە و ئەو کارانەی کە ئەنجام دەدێ بە جێژایی ژیانەمانە کار بۆمانەکە حتا لەو ڕووداوانی کە لە ناو گەردوونی شەڕۆ بەڕێزان دروستبوونی شەو ڕۆ دروستبوونی وەرزەکان کە لە ئەنجامی بابڵین خولانەوەی مانگ و ڕۆژ مانگ و زەوی بە دەوری خۆر و بە دەوری خۆیانە بەڕێزان یا لە سوڕانەوەی گۆی زەوی بە باشە ینی لە ڕووداوێکەوەی مەبێت کاتەکەی بۆ تەحدید بکەین لەبەرەوە هەرچی ئەو ئیشانی مارکتینەکەی وا دایمکەمی ڕووداوی جیاوازن بەریەکەوتنی جیاوازن تۆ بێ کاتی بۆ دابنێ بێت تایم مانجمنتی خۆ ڕاگریت ناکرێت بە تۆ تەلەفۆنێکەوە بەڕاستی لە نێتۆر مارکتینە ئەمەیە بە 5 ساعت بە تەلەفۆنێک و خەریک بێمە چۆن نێتۆر مارکتینەکەی نەخێر ئەبێت تۆ لە 5 هەوڵ بیت ئەگەر زەڕور بوو ئۆکەی ئەمە تەواو بە پێی زەڕوریەتەکە بەڕێزان ڕاستی وا بڵین بە پێی زەڕێتی ئیشەکە و کاتەکان دابشکە چونکە لەو 5 ساعتێ ئاگاتان لێ بێ 5 مشکلە بۆ تیمەکە و چارەسەرکردنی ڕەنگە بەخۆتر بێت لە یەک مشکل باش سەرکردایەتیکردن کە زۆر گرنگە سەرکردایەتیکردن هەر بۆ خۆی سەرکردایەتیکردن هونەرە بەڕێزان ئەگەر دیقەت لەم ڕسمە لەم کەسەی یەکەم بن کاریگەری دروست بووە لەسەریان لەسەر هەموو تیمەکانی کەواتە یعنی چی ئینفلوئنسی واتە کاریگەری دانان پێناسەیەکی زۆر شایعی سەرکردایەتیکردن هەیە هونەری سەرکردایەتیکردن بریتیە لە چی بریتیە لە دانانی کاریگەری لەسەر ئەوانی تەریە لەسەر چواردەورەکەمان وە جوڵانیان یان ئاراستەکردنیان بە دیوی بەدیهێنانی ئامانجەکانمان ئەمە پێناسەکەی سەرکردایەتی هەر تیم لیدەرێک بەڕێزان ئەم قسەم زیاتر ڕوون لە تیم لیدەرەکان بێت بۆ نمونە یاخود بۆ تیم لیدەر هەر تیم لیدەرێک توانی بتوانێت تیمەکەی خۆی ئاراستە بکات بە دیوی بەدیهێنانی ئامانجەکەی ئەوە تیم لیدەرێکی باشە واتە توانیوێتی کاریگەری لەسەریان دروستکات هەر تیم لیدەرێک نەیتوانی ئەمەکای واتە ئەم کەسە سەرکردێکی باش نییە ئەوە مەفروزە ئەبێ بڕوات دەورەی سەرکردایەتی و هونەری سەرکردایەتی وەربگرێت باش سەرکردە دوجار چییە بەڕێزان سەرکردە نابێت بە تەنها بەس مەسلحەتی خۆی و بەرژەوەندی خۆی بپارێزێت ئەمە خەلەلێکی گەورەی لە نێتۆر مارکتینە ئەبێ بەرژەوەندی یەک بەشدار بن خوارەوەی تیمەکەی لە هەمووی لەلاوە گرنگتر بێت تا بەرژەوەندی خۆی کۆمەڵ گوتمان بەرژەوەندی چییە ها بەڕێزان کۆی بەرژەوەند لە پێناسەکە وتمان کەواتە بەرژەوەندی تاکە کەس نییە لێرە ئەبێ بەرژەوەندەکە کۆی بەرژەوەندی بێ بۆ هەموو کەسێک
و بۆیە لێرەیە ئەگەر دیقەت بەن سێری ئەم تیم لیدەرەکان چی کردووە ئەم هاتووە بەهۆی پاراستنی بەرژەوەندی تیمەکەیەوە هاتۆ چی کردو هاوکاری تیمەکەی کردووە لیڤڵەکە گەیشتۆتە کوێ باشە کەواتە سەرکردە زۆر مهمە ئەبێ شارەزای هونەری سەرکردایەتی بین اینجا کۆمەڵێک سەرکردە کۆمەڵک جۆری هەیە بەپێی تیۆرەکانی کارژێڕی بەپێی تیۆرە کلاسیکەکان و تیۆرە تازەکان سەرکردەمانێت دیکتاتۆرن باسیوان جۆرەکانی ناکەین سەرکردی دیموکراسیمانێ دیکتاتۆریمانێ سەرکردی دیکتاتۆری جێگەی وا هەیە بێت دیکتاتۆر بی بەڕێزان جێگەی وا هەیە بێت دیموکراسی بیت زۆر ئەنماتمان هەیە زۆر شکل شێوەمان هەیە لە سەرکردە کە ئەما بێ ئێمە بچین لە دەوری سەرکرداتی ئەگەر ئینشەڵڵا دەورێکمان کرد لە ئایندێ بۆ دەوری سەرکرداتیکردن ئەتوانن بێنم دەورانەوە بەڕاستی بۆی بزانین لیدەر کێیە چۆن تۆ تیم لیدەرێکیت تا چەند توانیتە تۆ تۆڕ دروستکەیت بەڕێزان نەک تەنها هاتوویتە خوارەوە کە لە زمانی نێتۆرمارکتینە پێوتێت دایرێکتەن یا بە دایرێکتین تۆ هەموو تۆڕەکانە دروست کردبێت کە ئەمە خۆی لە ئاساسە تۆڕ دروست ناکە بەڵکو ئەبێ تۆ هاوکار بیت لەگەڵ تیمەکەی خوارەوە بۆ دروستکردنی تۆڕەکە تا تۆڕەکە بەهێزتر بێت تۆ تۆڕێکی گرنگ و پێکەوە بەسراو دروستەکەی کە ئەمە ئەبێتە قووەتی ئیشەکەی تۆ لە نێتۆرمارکتینە ئەچنە سەر مستەڵەحیشتر زاراوەیەکی تر ئەچن سەر تیم زین تیم چییە بەڕێزە تیم سێریکی وێنەکان بکەن سپاسانەکەم ئەگەر تۆ یەک تۆ بڕوانین ئەم وێنانە ئەوە تیم ئەزانین بریتێ لە دوو کە زیان زیاتر ئیتر هەر پێناسێکیە بۆ تیم ئەوە زۆر شایع زۆر وازحە ئەوەنە ئەچمە سەر ئەمە با بڵێن ئەرکی تیمەکە چییە بۆ نمونە بەڕێزان هەموو یەکێکمان بەشێک لە ڕاستیمان لای ئاگاتان لەوە بێ ڕاستی هەموو تیمەکە لای بەتەنهایە کەس نییە بێ ئاگەمان لەوە ئیشی لیدەرە کە بێ ئەم تیمە هەمووی یەک بخات ئەگەر سەری ئەم پەزڵانە بکەن ئەم پەزڵانە هەر یەکەو بۆ جێگای یەکی تر ئەبێ ئەنجا بە هەمویان شتەکەیان دروست کرد واتە ئەو حەقیقەتی لای یەکێکی تریانە لەوانەی لای یەکی تریان نەبێت چونکە پەزڵەکەی ئەمە پەزڵی ئەو تەواوەکە وردە یەکتر تەواوەکەن ئەبێ تیم لیدەر و تیم ئەم جێگایی تیابێ جێگای ئەمە بێ بتوانیت تاکەکانی ناو تیمەکە ئاراستەی فکری خۆیان هەمووی کۆکەنەوە لە چی لە دروستکردنی شتە ئەساسەکەی کە بەدیهێنانی ئامانجەکەیە بۆیە ئەرکی تیم لیدەر پرسە ئەبێ ئەمە بکات ئەبێ بزانێ شخصی ژمارە یەک بۆچی ئەبێ شخصی ژمارە دوو چه ئەرکێکی هەیە شخصی ژمارە سێ چه ئەرکێکی هەیە نازم بڕوا ناکەم تا ئێستا ئەم وردەکاریە کرابێت لە تیمە و ئەگەر هەر تیمێک کردبێتی ئەمە زۆر باشە بەڵام من باسی جانیبە زانستیەکەیتان بۆکەم چۆن ئەوەی بگەینە نێتۆر مارکتینێکی باش نێتۆر مارکتینە کە کاتەکەمان بە هەدەر نەڕۆ دوو جۆر تیمانەیە بەڕێزان لەم شکڵە لە ئیشکردن سەیریکەن بزانن ئەم تیمەیان تیمێکی وابەستەیە تۆڕێکی باشیان دروست کردووە یەک دەستی یەکی گرتو هەتا بەروبەرزی ئەڕۆن بەڵام سەیری ئەم تیمەکە چیان لێ هاتووە گەر ئاگاتان لە مؤشیرەکەم بێ ئەم تیمان تێک شکاوە بەڕێزن بەربوونەتەوە و نەیانتوانیوە سەرکەون سەیرکە گاپ هەیە لێرەیە بۆشایی هەیە تیم نابێ بۆشایی تیابێ بە هیچ شێوەیە هەر بۆشایەک لەم پەزڵانەیە هەبێ شکڵە چوار گۆشەکەمان بۆ دروست ناکە واتە بابەتەکەمان چی تێکەوت بابەتەکەمان خەلەلی گەورە تیا دروست بوو هەتا ئەو کاتە تیمەکە لە یەک هەڵەوەشە سەیریکەن چۆن هەڵوەشە و زۆرێک نێتۆر مارکتین هەیە کە تیمەکان هەڵوەشاون تیایدا کە ئەبێ خۆیان کۆکەنەوە بەم شکڵە بەڕاستی لێرە هەمووی دەستیان گرتووە بەیەک ئەمە ئەرکی چێیە لێرە بنووسن ئەگەر ئێوە لەگەڵ ماسە بەردەوامن لێرە بنووسن تیم لیدەر بەڕێزن ئەرکی تیم لیدەرە بێت چی بکە ئەم تیمانە ئاوا کۆکاتەوە ئەرکی خودی پرۆژەکەیە خودی کۆمپانیاکەیە بێت لانی هەبێ تراینینی هەبێ لەسەرم بابەتانە ئەرکی ئەوەیە بێت بەڕاستی ئەم تیمانە کۆکاتەوە باشە کەواتە ئەمە تیمێکی مەزبوطە تیمێکی سەرکەوتووە بە پێچەوانەوە ئەمە تیمێکی خراپە تیمێکی سەرکەوتونی باشە من چەند سلایدێکم ماوە لەگەڵ ئێوە بەڕێزان کۆمەڵێک بربەست هەیە لە کاتی نێتۆر مارکتینە کۆمەڵێک بربەستێ ئەبێ ئەم بربەستانە ئێمە تێپەڕێنی و بۆیە باسی ئەەکەم لێرە بەبوون بە زۆر بە زەڕوری دەزانم یەکەم نەبوونی متمانە لای خۆت ئێمە کاتێ نێتۆر مارکتینەکەن ئەبێ متمانەمان بە خۆمان بێ متمانەمان بۆ بێت کە ئێمەش تاکێکین ئەتوانین بگەینە پلەی باڵا ئەتوانین سەرمایە بەدەست بێنین کاکە زۆربەی زۆری بزنسمانەکانی دنیا لە نێتۆر مارکتینەوە ڕۆشتن نمونەم بۆ یەکی لەوانەیە بیل گەیتسە بیل گەیتس پێمانەڵێ ئەڵێ گەر هاتوو سەروەتەکەم لەبەر دەستان نەمێنێ و جاری تر حەزەکەم من لە نێتۆر مارکتینەوە دەست پێ بکەمەوە یەکێک لەوانە
دۆناڵد ترامپە ئەڵێ هەمیشە من حەزەکەم لە نێتۆرک مارکتینگ نایشکم چونکە ئەزانم ئەم گەینە بەچە سەرمایەک بۆ نمونە بەڵام با ئەمە خەیاڵ نەبێ ئەمە لە خەیاڵ بچینە دەرەوە ئێوە بزنس نێتۆرک مارکتینگ بکەن لە ڕقەمەوە نزیک بێ بمان خاتە سەر دیوە واقعەکەی بزنس نەک خەیاڵات ئێستا باسیەکەین چۆنە باشە ترس لە زەرەر نابێت لە زەرەر بترسین چونکە بۆ خۆی ڕسکی کەمە وەکو باسمان کرد بەڵام پێویست ناکە لە هیچ بزنسێکان نەک نێتۆرک مارکتینگ ئێمە بترسین جەراعەت زۆر مهمە لە نێتۆرک مارکتینگە بۆی بمانگەێنێتە حەلی ئەمسەل بەڕاستی باشە ترس لە گۆڕانکاری لەوە نەترسین ئەگەر هاتینا ئەم بزنەوە گۆڕانکاری بەسەر حیاتمانایە جا بە باش بیا بەخرە نابێ ئێمە خەوف منە تەغەیر نابێ لە گۆڕانکاری بترسین باشە نەبوونی ڕۆشنبیری بەڕێزان ئەمە بربەستێکی ترە چ لە لای تاک چ لای کۆمەڵگا هەر کەسێک بزنسێکە کا لە جۆری نێتۆرک مارکتینگ ئەبێ خۆی ڕۆشنبیرکا لەو بوارەیە سەرتازان نێتۆرک مارکتینگ چییە چۆنە بەشەکانی چییە لە چی پێگاتووە چی بکا باشە چۆن بچێ لەوێ چۆن ئەبێتە کەسێکی ئاکتیڤمانە بە ئەنجە ڕوبڕبێتەوە ئەوە زۆر مهمە چونکە ئەگەر خۆی ڕۆشنبیری نەبێت چۆن خەڵک ڕۆشنبیرەکان لەسەر ئەوەی بەشداری بزنسێکی وا بکەن پێویستە ئەمانە بکرێت ئەنجا نەبوونی زانیاری پێویست یعنی بەڕاستی خەتەرە مەترسیدارە تۆ لەسەر زانیاری پێویست ئیش ناکەیت بێ زانیاری وەربگری نەبوونی پلان زۆر خراپە لە نێتۆرک مارکتینە پلانە نەبێ بێ پلانی ئایندە هەبێ کە لەناو پلانە چیمان هەیە ها لە خاڵێکی تەرچیمە ئامانجمان هەیە هەموو پلانێک لە ناوەخن و لە هەناوی پلانینە پڕە لە ئامانجی جوان کە بێ ئەمانە بەدی بێنێ بە پلانمانە بێ پلانەکەش ئەبێ ماوەی هەبێ ئەنجا بێ ئامانجمان هەبێ وەکو وتم لە پلانەکەی کە ئامانجەکانمان دەستنیشان کردووە تیمی لاواز بربەستێکە لە بەردەم نێتۆرک مارکتینگ وا ئەکا نێتۆرک مارکتینگەکە بەرچاو بکەی ئەو بزنسە نەکەیت کە بۆیە ئەڵم باسی تیم کرد هەتا تیم بە قوتر بێ بزنس مارکتینگەکە و نێتۆرک مارکتینگەکە زۆر بە قوتە بێت ئەنجا بیرکردنەوە سەریکەن ئەمە چاڵەنجێکی خراپە بربەستێکی خراپە بیرکردنەوە لە خەیاڵدا دوور لە واقع یعنی بەڵێنی گەورە نەقبوڵی بکە بەڵێنی گەورە و پێ بدرێ لەسەر بۆش لەسەر هەوا نەقبوڵی بکە نەخۆشت بەڵێنی گەورە بە خەڵک بەڕێزان نێتۆرک مارکتینگ ئەمە دووبارە ئەەکەمەوە پرۆسێسێکی عەقلانیە لەسەر بنچینەکانی مارکتینگ ئیشەکات ئەبێ باوەڕمان بە عەقڵێتی بزنس هەبێتیایە نەک باوەڕمان بە خەیاڵات و بەڵێنی گەورە تۆ ئەفری بۆ سەرماڵ لە هەوایە مەلە ئەەکەین شتیوان نییە ئەمانە شتێکن بەڕاستی جوملەی شیعرین جوملەی شیعری بۆ ناو نێتۆرک مارکتینگ بۆی نابێ ناخوات ئەمە کاکە من ناتوانم کۆشتێکی گەورە بۆ دروستکەم بە خەیاڵ قبوڵیشی مەکە بۆ دروستکەن خۆشە نابێ ئاوا دروستێکی بۆ خەڵک لەبەر ئەوە باشترین شت ئەوەیە بەقەدەر بزنسەکە چۆنە ئاوا قسەک ئاوا خەڵک داوەتکە بۆ سەر بزنسەکە ئاوا بانگێش بکە بۆ خەڵک ئاوا ڕیکلام بکە بەڕێزە ناوتمان ڕیکلام کەواتە ئەساسیاتی چیتیایە ئەساسیاتی تەسویقەیە لە ناو بزنسەکەیە باشە دەستەواژەی کوشندە ئەمانەی تر ئەخیری ئیشەکانن ئەخیری دەورەکەیە بەڵام شتێکەمێنێ لە دواییە سەری دەستەواژەی کوشندەکەن بەڕێزان کۆمەڵک دەستەواژەی کوشندە هەیە هیوادارم ئەمانە یان بنووسنەوە یان ڕسمی بگرن بە هیچ شێوەیەک نابێت لە نێتۆرک مارکتینگە بەکاربهێنرێت ئەم دەستەواژانە زۆرێک لە نێتۆرک مارکتینگ لە کوردستان بەکار هاتووە بۆیە خەڵک ئەگەر دیقەت بن تۆزێک خەڵک بەڕاستی ڕەشبینە بەرامبەر نێتۆرک مارکتینگ بەڵام خۆی لە ڕاستی ئەوانیە خۆی لە ڕاستیە بەو شقڵە نییە ئەتوانم بڵێم لە کوردستان وای لێکراکە ئەو ڕەش بێت و هەرچەنە خۆی مێژۆکەشی مێژوی نێتۆرک مارکتینگ خۆی مێژوەکەی کە لە پەنجاکان و دێ بەڕەشی هاوسەرەتە هاتە ناو خەڵکە بەڵام دوایی چاکسازی بۆ کرا چاکرا ئەمە ئەو فەیکوشتی تیای بوو هەمووی لابردرا جا من پێم باشە ئێمە لە ناو هەرێمی کوردستانە بتوانین نێتۆرک مارکتینگ بکەین بەڕێزان کە دوور بێ لە شتی فەیک دوور بێ لە شتی ناواقعی وەکو چی سێری ئەم دەستەواژەی کوشندە سێریمانە بکەن بەڕێزان ئەی خوێنینەوە من بۆتان شەرحەکەم نێتۆرک یعنی ئەمانە نابێ بۆترێ ئەمانە خەتەرێکی گەورن بربەستی گەورن کوشندن ئیشەکە دەکوژێ و نێتۆرک مارکتینگ کۆتایی پێهێنێ ئەگەر بەردەوام ینی نێتۆرک مارکتەرەکان بەردەوام لەسەر ئەمانە یەکێک لەم قسانە ئەمێ نێتۆرک مارکتینگ هەلێکی باشە بۆ بەدەجێنانی قازانجی گەورە کە گەورەترە لە بزنسەکانی تر هیچ شتێکی وانە بەڵێ قازانجی گەورە دەیاتێ بەسکەی بە تێپەڕبوونی کات بە هیلاکەتێکی زۆر ئەبێت تۆ ئیش بکەیت اینجا تۆ ڕوبەڕووی قازانجێکی گەورە ئەبیتەوە اینجا ئەم جملەی دوایان دەستەواژەیەکی خەتەرە گەورەتر لە بزنسەکانی تریژەڵێ شتی وان نییە بزنسی وامانەیە لە هەموو چرکەیەکە بە ملیۆن دلار قازانجێتی سەرسەر ئەکاونتەکانیان یا کۆنتۆکانیان بەڕێزە
با بەڕاستیمەتان پێ بوو لەبەرەوە بەقەدەر خۆی تۆ ئەبێ باسی قازانجەکە بکەی بەڵێ قازانجی تایە و بەختێنەریشە بەڕاستی بەڵام چێ ئەتوانێم قازانجە بکە قسەکەی من لەسەر ئەوەیە ئەوانەیە کە بۆ پێوەرانە ڕۆشتن کە ئێستا باسم کرد نامێ بڕۆمۆسەری دووەم نێتۆرک مارکتین باشترین ڕێگەیە بۆ بەدەستێنانی پێشکەوتوترین بەرهەموو شمەک و خزمەت گوزاریەکان ئەمەش بەڕاستی هەڵەیە خۆی ڕاستێکی ئەوە نییە ڕێگای تریشمان هەیە کۆمپانیای تریشمانێ بە ڕێگای تەقلیدیەکەن باشترین جۆر پێشکەوتوترین جۆر کاڵاو بە خزمەت گوزاریان گەیاندرێتە ئێمە بۆیە ئێمە نابێت لە خەڵکی بکەین بە خەیاڵ ئەم شتانە خەیاڵ نییە بەڕێزان تکاتان لێکم زۆرمە دووبارەکەین و با بڕین ناو دنیای واقع باشە شتێکی تر نێتۆرک مارکتین ئایندەیە جێگەی هەموو بوارەکانی تری بازارگەری تەقلیدی دەگرێتەوە ئەمە هەر وشەیەکی خەتەرە ئەم جوملێ بە زۆر بیستومانە نێتۆرک مارکتەرەکان ئەڵە کاکە ئەو مارکتینگ کورتتر باوی نەماوە کاکە ئێستا باوی ئەمە تەواو بوو کاکە ڕاستە باوی بەڵام تو ناتوانانی پێی بڵێ جێگەی بازاری تەقلیدیەک ئەسڵەن ئەگەر بازار نەبێ خۆی ئێمە ناتوانین پێوەرەکانی مارکتین دابنین حتا بۆ نێتۆرک مارکتینەکەش هەتا ڕێژە سەدەکان چۆن ڕێخین ئێمە نابێت لەسەر ئاستی مستهلک و ئاستی ئابووری و بازارەمانە ڕێکخین چۆن دوورەکەبینەوە بۆ ئەوەی نەچین بە ئەمانە هەمووی نزیکمانەکاتەوە لە خەیاڵات بەڕێزان من ئەم قسانە بۆیە ئەەکەم لە پرۆشیمە بۆ نێتۆرک مارکتین نێتۆ بەڕاستی بزنسێکی واقعیانەی سەردەمیانەیە بێ ئاوا لە خەڵکی بگەین کە تیایدا ئەرقام تەحەکومەکە ژمارە تەحەکومەکە بەڕێزان بەشێکتیایە بزنسی ئەلکترۆنی تایە تەحەکومەکە کە بەیانی مامۆستا هۆمەر بۆتان بازەکە ئەبێ خەڵک لە واقعی ئەلکترۆن نزیکەینەوە نەک بیکەین بە خەیاڵ ئەلکترۆن لای خەڵک باشە شتێکی تر بە جوملێکی کوشندەیتر نێتۆرک مارکتین شێوازێکی نوێی ژیانە جارە شێوازی نوێی ژیان باشە ئەمە دێرەیە با بڵین ئەچێتە ناو ئەنجا کە دەستەبەری خۆشیەکانی ژیانت بۆ دەکات هەتا ئەو کاتەی دەگەیتە بەدەستێنانی خۆت دواتر ئەتگەێنێ بە هەموو ئەو شتە جوانانەکانی وەڵاهی کاکەجان ئەمە بەڕاستی بە حکوومەتێکی وەکو ئەمریکاش ناکرێت تاک بە تاک ئەمە بۆ هەموو خەڵک دروستکە ئەمە زۆر گەورەیە لە قەبارێکی هێندە گەورەیە ینی ناتوانین بەم شکڵ بەڕاستی تعاریف بۆ نێتۆرک مارکتین بکەین بەڕێزان لەم دەستەژەمە دوورکەوینەوە زیاتر ئەبێ وەکو بزنس بیناسیێنین کاکە ئەمە بزنسێکە تۆ ئەوەنەت پارەداوە ئەوە نەڕبحەیە ئەمە قازانجەکەیەتی ئەمە ئیشەکەی کاکە تۆ ناکا بە دێو بەڕاستی بە ئەم قسێ بکەم بەڵام ئەگەر خۆت هەبی لەناو نێتۆرک مارکتینان نێتۆرک مارکتەرێکی چاکبی ئیسفادە لە کاتەکان بکەی تیمی باشە هەبێ زانیاری باش و معلوماتی باشە هەبێ بێوچانان ئیشکی بەڵێ ئەدگەێنێتە لیفڵێکی زۆر باش بەڵام ئێستا ناتوانێت هەموو ئەم خاڵە بۆ جێبەجێ بکە باشە لەبەری بە خەڵکی نەوترێ باشە بە خەڵکانێک نەوتێ کە ئەیەنن بۆ ئەوە واخودکە ئەیانێ بەشداری بکە خاڵت نێتۆرک مارکتین جوڵەیەکی ڕۆحانیە و لە ڕۆحەوە سەرچاوی گرتووە وڵی کاکی جان ئەمە ئەزانی چی لە هەندێک نێتۆرک مارکتینە بینی ومانە ئەمە جێگەی فەشەلە یعنی ئەمەوەمان لێکە وەکو دەروێشێک لە چواردەوری شێخەکانمان هەڵسوڕین کاکە بزنسە ئەمە نێتۆرک مارکتین پەیوەندی بە ئەڕواحەوە نییە یعنی من تێنەگەیشتم یعنی بۆچی نێتۆرک مارکتین جوڵێکی ڕۆحانی بێ بڕواتان بێ بەڕێزان ئەمانە لە سەرچاوی مۆسووقۆ هێناومە یعنی باشترین نێتۆرکاری دنیا ئەمانە ئەنووسێت اینجا لە ئەرزی واقع بەری کەوتون کاکە هەندێکیان بەری کەوتمان دێخەڵ پێم وتراوە نێتۆرک مارکتین جوڵی ڕۆحانی نییە پەیوەندی بە ڕۆحەوە نییە بەڕێزان بەڵام ئەڵێن چی بکە بووی لێمان تێک نەچێت ئەڵێن تکایە بە ڕۆحێتی تیم ئیشکە تیمۆرک ئەمە نابێ ئێمە نقلێکین بۆ ئەوەی کە من ئەبێ بچم سوژدە بەرم بۆ لیدەر تیم لیدەرەکە و لیدەرەکەم نابێ ئەمە خەڵکی گەورەی بەڕاستی لە دنیا منطقەکەی بزنس دوورمانە خاتەوە بەڵام بڵێ ئەڵێن وەکو ڕۆحێتێکی خێزانی شەکەین ئەڵێن وەکو ڕۆحێتێکی تیم ئیشی تیاکەین ئەمە جیاوازە باشە سەرکەوتن لە نێتۆرک مارکتیندا ئەمە دانێکترە هیچ قورس نییە بە ئاسانی ئەگەی بەوەی کە خۆت ئەتەوێت نەخێوانیە قورسە ئەبێ هەوڵی بۆ بیت ئەبێ نێتۆرک مارکتێکی باش بین ئەبێ بێوچانانە کاری بۆ بکەیت و لە زۆر لە کۆمپانیەکانە ئەبیستنەوە کاکەمان زۆر ئاسانەمە هیچ زەوی ناوێت کاتی ناوێت هیلاکبوونی ناوێت کاکە ئاو ببێژەرەوە بەڕێزان من ئەمە یاخود ئاو بفرۆشە ئاو بفرۆشە هیلاک نەبی ناتوانانی خۆتی تیا بدۆزیتەوە هیلاکبوونی ئەوێ هەموو شت نێتۆرک مارکتین کاتی کەمی پێویستە لە بەرامبەر ئەو قازانجە زۆری کە دەیکەیت کاکە کاتی بۆ کەمی پێویستە یعنی ئەمانە ئەبێ چاکەینەوە نەخێر بووە خەڵک نابێتێت ئەنجا ئەمە وا تۆ ئەگەر هاتی نێتۆرک مارکتینێک لەسەرم ئەساسیاتە یە هیچ کاتێکی بۆ دانانی ئەڵی کاتی کەمی پێویستە خۆ قازانجی زۆری ژەکەم لەو لاوە سەرێکی دوو دانە ساڵە خەریکی هیچ نەکردو بە هیچ نا ئەبێ کاتی بۆ دانەی بەڵام ئەبێ ڕاستی کەینەوە ئەبێت تایم مانیجمنتی کاتەکە بکەیت بەڕێزان
ئەخیر خاڵە نێتۆر مارکتین کار دەکات لەسەر بنەما مرۆیەکان و بەدیهێنانی ئازادی تاکە کەس. ئەو وازانێت کە خۆی تایە دۆزیەوە ئیتر بنەما مرۆیەکان بەدی هاتووە. وەڵی کاکە ئەم دروشمە هی نێتۆر مارکتین نییە، ئەمە هی هیومان ڕایتس وۆچ و چوزان یعنی ڕێکخراوی مانگی سووری نێودەوڵەتیە. کاکە NGO نییە، یعنی بزنسێکە سەردەمیانەیە ئێمە ئەلکترۆنتیایە دەستێکی باڵای هەیە، ئەتوانین پێ بە پێ ئەرقام دوای ئەرقام ستیتمنت دوای ستیتمنت قائیمە دوای قائیمە بزین بزنسەکە چۆنە پارەمان چۆن خراوەتە گەڕ ئێمە چۆن ئیسفادەی لەکەین چۆن ئەتوانین خەڵکی تر بێنین بۆ سەر بزنس. ئەم شکڵە لە مەنتیقەیە لە بیرکردنەوە. نەک تۆ بڵێ کاکە یعنی چی بنەما مرۆیەکان بنەما مرۆیەکان لە تەواوی جیهانەکان دقیقەیە بە تەواوەتی نەهاتۆتە دی. یعنی چی بزنس مارکتینە نێتۆر مارکتینەکەی تۆ ئەیێنێتە دی. ئەمانە وشی کوشندن، ئەمانە کە کاتێک بە خەڵک ئەوتی ئەیان هێنیتە ناو بزنس مارکتین نێتۆر مارکتینەکەی خۆتۆ بزنسێک بەڕاستی کە ناگا بەم شتانە ئیتر دوای چی لێت ئەو کەسە تووشی ئیحباتە بێ. یعنی ئەڵێ بۆ هاتم بۆ کردم یا ئەڵێ هەڵخەڵەتام وشەی هەڵخەڵەتان دێتەکایەوە. بۆی هیوادارم ئێمە یعنی هەر ئەو کەسانی کانێ نێتۆر مارکتین بکەن لەم وشانە دوورکەونەوە ئەمانە وشەی کوشندن زۆر زۆر. بەڕێزان نمونەیەکتان بۆ بازەکەم ئێستا، یعنی ئێمە لە کوردستانە بەڕاستی نێتۆر مارکتینی باشمانەیە، کۆمپانیای زۆر باشمانەیە کە هاتونەتە ناوەوە نێتۆر مارکتینەکەن. و لێرە بە پێویستم زانی 5 دقیقە باسی نێتۆر مارکتین بکەم لەبەر یەک هۆکار، لەبەر ئەوەی نەڵێن کوردستان جێگەی ئەوە نیە و نێتۆر مارکتین تا جێگا نابێتەوە، یان خەڵکی ئێمە سەقافی نەگەشتوتەوەی نەکە نێتۆر مارکتین بکە. بە پێچەوانەوە من پێم وایە کە نێتۆر مارکتین بەڕاستی لە وڵاتی ئێمە وردەودە بەرەو پێشچوون چووە، خەڵک وردەودە هۆشیاری بەرامبەر پیا کردووە. لەگەڵ ئەو هەموو ئەگەرە باشانی کە باسم کرد دوورکەوتنەوە لەگەڵ ئەو هەموو ئەگەرە خراپانی کە هەبوو کە ئێستا ئەوشم باس کرد ئێمە ئەتوانین سەرکەوتوو بین لە بواری نێتۆر مارکتینە. بۆیە مەفروضە بکرێت. جا لێرە دووسێ نمونە بازەکەم بەڕاستی، بەڵام داوای لێبوردنەکەم لەوەی کە من کەمی ئەم ماوەی خولەکە کاک هاوبیر ئەمریکان کۆرنەر زۆر نەمتوانی من زانیاری لەسەر تەواوی کۆمپانیەکەی نێتۆر مارکتین کۆکەمەوە. من زانیاریم لەسەر تاوان نێتۆر مارکتینمانەیە کە کوێنێت ئەیکا کۆمپانیای کوێنێ، نێتۆر مارکتینمانەیە کە ئەوە با بڵین ئەلۆڤێرایە کۆمەڵک کۆمپانیای تر هەیە ئەیکا، بەس بەڕاستی نەمتوانێت زانیاری لەسەر هەمویان کۆکەمەوە چونکە نەم بێ بچتە ناوی دەبێت تایە وربیتەوە. من تەنها لەم مدەکەمەیە هەندێک زانیاری سەرپێم لەسەر نێتۆر مارکتینێک وەرگرتووە کە ئێستا وەکو بزنس مارکتین یان نێتۆر مارکتینی سەرکوت و باسەکەن کە ئەویش کۆمپانیای بیستریدا. کۆمپانیای بیسترێ هاتوو ئیشەکە بەڕێزان کۆمەڵک خزمەتگوزاری پێشکەشەکە بۆ خزمەتگوزاری ئەو کاڵای نییە. لێرەیە ئیسفادە لە دوو بوار ئەکا، ینی خەڵک کاچێتە ئەوێ بەشداریەکە ئیسفادە لە دوو بوارێکە. بوارێکیان ئیستیسماراتە، ئەو پارەی کە تۆ دای ئەنی ئەو کاڵاو پێ نافرۆشێ نەخێر ئەو دەستت دەگرێ. ئەم تریت با بڵین کۆمپانیای بیستریت دەست دەگرێت بۆی بزانێت چۆن تریدینەکەی، چۆن ئاڵوگۆڕ فێرەبی، چۆن فێر پارێک دائەنی ڕۆژانە ئەمە ئیستیسمارات دەچێتە سەری. ڕۆژانە لە ئەکاونتەکەتا من سەیری چەند بۆی ئەڵم زەندێ زانەری لەسەر وەرگرتووە، سەیری چەند ئەکاونتی برادێکێک کە پیشانیان داوم، ڕۆژانە سەیرەکەی ئەو پارانە دیارەکە چێتە سەری. ئەمەی تر لە دەرەوەی واقع نییە بەڕاستی، ئەم شتەی تر ناچێتە بابی خەیاڵاتەوە. ئەو پارانە دیارەکە دێنە سەری. ئیشەکە لە دیویان ئیستیسمارەتە، دیویان لایەن نێتۆر مارکتینە هەیە، بەس ئەچێ ئیستیسمارەکە پارێکی گەورە بەدانێ بەس بۆ ئیستیسمارکردن ماگانە ئەو پارەی کە تری دێتە سەری ئەوەنی بەسە ئەو ئاوا ئیشەکە هەیەوە ئیشە هەشە حەزی بە نێتۆر مارکتینەکەیەتی ئەچێ هەردووشانی ژەکە ئەوە. و شتێکی تری هەیە کە پێوتە بیسکۆین، کۆینێکی ئەلکترۆنی پارێکی ئەلکترۆنی کە یەکێکە لە کریپتۆکەرەنسیەکان کە لە خلالی دەتوانم بڵم 10 ڕۆژێکە پێشکەوتنی گەوری بەخۆی بینێت چۆتە ناو بازاڕەکانی ئاڵوگۆڕی دراو ئەکسچێنجی دراو لە جیهانە کە بەمە سیارەکەی زۆر بەرز بووەتەوە. ئەمە یەکێکە لە خزمەتگوزاریەکانی هەیە بەس بەم کۆینە بەشداریەکە. بەڕێزە کۆمەڵ خزمەتگوزاری تری هەیە وەکو ATM بۆ نمونە لە مانگی نوێە ئەو برادرانی ئەو کۆمپانیای بەم شکڵە باسیەکەن ئەڵێ لە مانگی نوێە بانقێکی ئەلکترۆنی دائەنێ کۆمپانیاکە کە تۆ ئەتوانی بە کاشمەنی با بڵین بە ATM لە ڕووی جیهازی لە ڕێگەی جیهازێکە کۆینەکان بکەیتەوە بە پارە. ئەڵە بیست تراڤڵ هەیە، ئەتوانی بۆ بیست کۆینانە بڕۆی تراڤڵ بکەی، بڕۆی بۆ گەشت بۆ وڵاتانی دنیا کە یەکێک لەو شەریکانەی ئەم کۆینە وەرەگرێ بۆ گەشتەکان، واتە مامەڵی پێوەکە خوتوتی ئاسمانی عێراقیە و
خزمەت گوزاریی هەیە پێتر بیستمار کۆمەڵک پێگەی ئەلکترۆنی تایە مشارەکە ئەکات تۆ توانی بە کۆینەکان شت بکڕی وەکو ئەوەی من ئاگام لێ بێ کە بە دوای دەچوونم بۆ کرد لە ئیبەی ئەتوانی شتی پێ بکڕی لە ئەمەزۆن توانی پێ بکڕی لە ئەپڵ توانی پێ بکڕی ئەمانە وردە ئەمە هەمووی لە ڕێگای نێتۆ مارکتینەکە تۆگەی بەم خزمەت گوزاریانە بەڕێزان لە نێتۆ مارکتینێک تکایە بە ئێمە یعنی تاچی کوردی لە نێتۆ مارکتین نزیک بێت و عەقلانی بێت دیوە عەقلانەکەی با لەسەر خەیاڵ نەژین ئێمە خەیاڵ هیچمان بۆ دروست ناکە ئەمە هیچ ناڵێ وڵات تۆ وەرە کاکە هەموو مافەکان دەفا پارێزرێ و ئەوە ئەمە مانگی سوور نییە با بڵین یاخود بۆ نمونە هیومان ڕایتس وۆچ نییە تەنها ئەوەی تۆ ڕقەمە بینی بە ڕقەمێک پارە بەشداری کردووە ڕقەمێتە سەر پارەکەت کە ئەمە ئەبینرێت بە ڕۆژانە ئەمە ئەبینرێت وەکو خۆیان باسی دەکەن کۆمپانیەکە کە ئەڵێ لە مانگی نوۆیە خزمەت گوزاری تر ئەهێنەکە بەناوی 20 کارێر کە ئەم 20 کارێرە چی ئەکات دەست ئەگرێ خۆت یەدەوی ئەچی ترێدینەکەی خۆت ئەچی لەوێ بازرگانی ئەەکەی لەناو ئەو موقعەیە لە 20 کارێرە ئەو شەریکەیە پاری ئیزافەش ئاياتێ کە زانی لە زەرەکە نزیک بۆ تۆ لە سایە 20 خۆی ئەکاونتەکە و ڕائەگرێ هەڵە بۆی زیاتر زەرەر نەکەی و لە سایە دەی زەرەکەشت ئاياتۆ کەمە لە مانگی نو مانگی دەیە پێم وابێ ئەم خزمەت گوزاریان ئەکەوێتە کار قسەی من لێرەیە چییە بەڕێزان ئەم نمونەیەم بۆ باس کرد نمونەی بیستریدم بۆ باس کرد نمونەی بیسترید لێرەیە ئەمەی کە من دیراستم کردووە زیاتر لە دیوە عەقلانەکەی بزنسەوە نزیکە نەک لە دیوە ڕۆحانیەت و لە دیوە وەهمەکەوە کە تۆ 2 ساڵ دانیشیت بڕێ قازانج ناکەیت بۆی ئەمەی کە یەکێک لە خصوصیەتی دعوەتکردن بانگێشکردنی ئەندام بۆنە ئەم بزنسە ئەوەیە ئەڵێ ئەکاونت بە بزانە چەند قازانج قطع بوو بەڵێ مامۆستا گیان ئێستا دەنگم هەیە کاکاوبیر بەزان سەودەکە قطع بوو ئەگەر جەماعەتی سەوتیان قطع بووە کاکانامەی بێ بوو من هەتا چوار لە چۆ دەست پێ بکەمەوە کاکاوبیر مامۆستاجان حەسەکەی تۆ بەردەوام بەوە بزانم کاکاوبیر خۆی کێشەیەشی هەبوو سەوتەکە باش ئەوانی کە جوابیان دەستخۆش نەوەکو لە ئەگەر کێشەیەک هەیە لە چۆ وەستان با دووباریکەم نانە زۆر باشە تۆی هەر بەردەوام بێت زۆر باشە من ئەمە تەبعاً دوا قسەی منە دوا جوملەی منە منی تر گوێ بۆ ئێوەگرم خستنە ڕووی ئەم بیستریت بەڕاستی من توانیمە زانیاری لەسەر بیستریت کۆکەمەوە بەڵام بەڕاستی نەمتوانی لەسەر نێتۆر مارکتینەکانی تر چونکە زۆرن ئیشەکان منیش ئێمە پەلەمان بوو بەڕاستی بۆ ئەوەی ئەم خولە بکەینەوە چونکە کاتەکەی خۆتانزان لە کاتی کەرانتینەیە بەڕاستی پێمان باش بوو لە ئێستا ئەمە بکەین قسەی من بۆچی من باسی لێرە بیستریتم کرد بەڕێزان یعنی کۆمەڵگەی کوردی بازاری کوردی جێگەی ئەوەی تیا بێتەوە ئێمە بین نێتۆر مارکتینێکی وەکو بیستریت بکەین جێگەی تیا بێتەوە لەبەرەوەی با لەو شتانە دوورکەین و بڵین وەڵا کۆمەڵگای ئێمە کۆمەڵگایەکە و ناتوانێت ڕوبەڕووی نێتۆر مارکتین بێتەوە لاوازە نە ئەم شتانە نییە بەعکسەوە وەکو خۆیان برادرانی ئەو کۆمپانیا باسەکەن ئەڵێ لەقە بەهێزەکەی ئەو کۆمپانیای ئەوەی کە لە کوردستانە بەڵام منەمە بە جێگەی خۆشحاڵی زانم ئەگەر تاچی کوردی هێندە هۆشیار بێتەوە لەسەر ئاستی نێتۆر مارکتین بەڕێزان من لێرە قسەکانم کۆتایی پێهێنام ئەم سلایدی ئەخیر لە کۆتایی من هیوای سەرکەوتن بۆ گشت لایەکان ئەخوازم زۆر خۆشحاڵ بووم بە ناسینتان بەڕاستی و من ئومێد دەکەم ئەم سلایدەکە لەسەر شاشەکەیە ئەتوانن هەر کاتێک پرسیارێکتان هەبوو هەر شتێکتان هەبوو بقدر الإمكان ئەوەی لە توانای منابێ من بەسەر چاو من ئامادەم لە دەروی خولیش بێ لە هەر کاتێکا بێت جوابتان بەمەوە ئەوە ئیمێڵەکانمە ئەمە ژمارە تەلەفۆنەکانمە کە ئەم دوو ژمارە تەلەفۆنم هەیە من ئێستا لە سلایدەکە ئەچمە دەرەوە دوا قسەی من بۆ بەڕێستان تەنها ئەوەیە بەڕێزان من گەڕام وڵاتان دوا قسەم ئەوەیە من خۆشحاڵم لەگەڵ ئێوەیە لە ڕاستیە زۆر سپاسی ئەمەوێ برادرانی ئەمریکان کۆرنەر بکەم چونکە کاک هاوبیر و کاشی ئادمینمان کێستا لەسەر شاشەکەی بەڕاستی هەمیشە ئەوان وەکو ئەتوانم سەربازێکی ون ئیژەکەن لەم دەورانەیە سپاسیانەکەم سپاس بۆ ئێوە کە 3 ڕۆژە لەگەڵ منە بەردەوامن 3 ڕۆژە من بە قسە ناخۆشەکانم سەری ئێوە مێشان بەڕێزان لێم وەربگرن کوردەواری شتێکی هەیە ئەڵێ
دیاری شوان هەر ئاڵە کۆکە یعنی ئاڵە کۆک جۆرە گوڵێکی دڕکاویە کە شوان هەر ئەوەی دەزەکەوێت بیبا بۆ دیاری بۆ هەستکەن منیش دیاریشی زۆر خراپم داونەتێ هیوادارم بە دڵتان بێت و لە کات و شوێنی گونجاوە من پێم خۆشە کە بێ یەک بگەینەوە و زانیاریەکانمان بگۆڕینەوە بەڕێ ئەوە تەلەفۆنی من لەسەر شاشەکان دامنا وێدم سەرکەوتنی ئێوەیە هیوام ئەوەیە ببێتە جێگای سوود ئەم دەورێ بۆتان گۆڕانکاریەک لە ئاستی بزنستان بکەن بە تایبەتی نێتۆر مارکتینگ لە دوای ئەم دەورێ من سپاسانەکەم جۆ بەڕاو سەرنجەکانتان ئەگرم ئامادەم لێرە من بەڵێ زۆر سپاس بۆ تۆ مامۆستا چەند کەسێک دەستی بەرز کردوتەوە بۆ پرسیارەکان یا بەس پێشەوە پێم خۆش بوو کە ئێمە ژۆک و تیمی ئەمریکان کۆرنەر و بەناوی کاکاوبیریشەوە زۆر سپاسی بەڕێز بکەین کە بە بەردەوامی ماوەی چەند مانگێکە هاوکاری ئێمە بووی لە بەڕێوەبردننی ئەم کۆرسانە زۆر سپاسەکەین لە شساق بێت و هیواداری هەر ئاوا بە گەشاوی و سەرکەوتوی ببینین هەر بەردەوام بازیاتر کاتیان نەکوژیم چینە لای پرسیارەکان خات و ڤار ئەگەر غەڵەت نەم فەرموو سڵاوتان لەوێ ئەم کاتەوە هەموو کاتێکتان باش هیوان باشیتانە کاتی جەنابی ڕێزم سپاس مامۆستا گیان سەرەتا دەستخۆشیەکی زۆرمان لە جەنابەت هەیە بەڕاستی زۆر سوودمان لە هەموو کاتە بە بینی کە بە ئێمەت بەخشی سپاس دەکەین بەڕاستی دەستیمان دەبوون دەگوشین زۆر سپاس بۆ ڕوەخۆشەوە هەمیشە قوربانە بن سپاس بزنسی لێبێ مامۆستا گیان من حەز ناکەم ببێ بە ڕیکلام ببێ بە شتێکی لەو بابەتە بۆ کۆمپانیای بیسترێ داشتە لەم شوێنە لەوانە شوێنی ئەوە نەبێ بەڵام کۆمپانیای بیسترێت کۆمپانیایەکی خزمەت گوزارە واتە هەر کەسێک هەر بەشدار بوویەک هەر کەسێکی دەرەوەی کارەکە فکرێکی هەبێ بیرۆکەیەکی باشی هەبێ ئەتوانێت لەم کۆمپانیا تەرحی کا و بیخاتە ڕوو و بیخاتە بواری جێبەجێکردنەوە ئەمە لایەنێکی زۆر باشی ئەم ئیشە پرسیارێکە هەیە من پێم خۆشە بۆی بانەچێتە قاڵبی ڕێکلامکردن زۆر باشە من تەنها ڕوونکردنەوەیەکی ئەوم هەبوو هیچی تر سپاس دەکەم و دەستەکانت خۆش بێ و زۆر سپاس بەڕێزی قوربانی تۆ خۆش بێت کاک سەرباز فەرموو کاک سەرباز جوان لێتە جوان لێمە بەڵێ فەرموو کاک سەرباز ئێمە گوێمان لێتە مایکەکەی دائەخرێتەوە هەستەکەم کێشەی ئینتەرنێتی هەبێت هەتاکو چاگە بێت کەسێکی تر وەربگری باک ئیسادە لە کاتەکە بکەین مەڕاستی کاک هۆشمەند کاک هۆشمەند دەڕیت پێچەویش لێرە نەبێت کاک ڕەزا دەستە خۆش بێ مامۆستا جەنابی ئەدمین سپاس بۆ ئەمریکان کۆرنەر بۆ کۆرسە بە نرخە مامۆستا پەیوەند بەڕێستان قسەکانتان ئەم چەند ڕۆژە هەم خۆش بوون هەم شرین بوون هەمیش زانستی بوون بەبێ مجامەلە یاخوا دەستان خۆش بێ و خەرمانی زانیاریتان بەرەکەتدار بێ سپاس دەکەم بۆ ئێوەش سەلامەت بی مامۆستا من لە ڕاستیە ئیزافەیەکم هەبوو بەس ئیزافەکە ناکەم بۆی زۆر کات نەڕوا بەسەر پرسیارێکم هەبوو لە وانەکانی پێشوا وتت گرنگە بەهای کڕیار بەرز بکرێتەوە لە نێویانە گرنگە نێتوەرک مارکێتەر ئەوەی کە ئیش لە نێتوەرک مارکێتینەکە بەهای داونلاینەکانی بەرز بکاتەوە ئەمە خاڵێکی زۆر چەند ڕاکێش بوو بۆ من بەڵام درێژت پێ نەدا کە چۆن بتوانین بەهای داونلاینەکانمان بەرز بکەینەوە ئایا ئەوانەی کە باست کرد هەبێ لە ینی سیفەتی تیم لێدەرێک بێ و بۆ تیمەکەی خۆی ئیشی لەسەر بکە ئابێتە بەرزکردنەوەی بەهای داونلاین یان شتێکی تر بەدەر لەمەیە کە ئەمڕۆ باست ڕاستەکەی کاک شێخوانیە بەڵێ مامۆستا باشی جانەکەم ڕاستەکەی جێگەی باسە هەموو بزنسێک کە ئێمە دینە سەر ئەنجامدانی ئەبێ کۆمەڵێک بەرژەوەندی هەیە بیپارێزی ینی لەویایە ئەو داونلاینی کە بۆ نمونە کەسێک هێنایەتی تیم لیدەرە
داون بۆچی هاتووە بۆ هاتوو بۆیە بۆچی هاتوو کە بزنسەکە ئەکات دەبەرچی لەبەرەوە قازانج کابان ئەبێ ئێمە چاوی یەکەمان لەسەر قازانج بێت چ مادی بێت چ معنەوی بێت ئەرچی لیدەرە بەڵێ بەشێکی ئەبێ لیدەر کارێ بکات بەڕاستی ئەو بەرژەوەندی کە دابەژێ بەسەر تۆڕەکە تەنیا بۆ لیدەرەکە نەڕوات ئەبێ تەواوی کۆی ئەو بڕقازانجە یا ئەو بەرژەوەندی مادی و معنەوی هەیە دابشکرێ بەسەر داونلاینەکانیشە بۆی تۆڕەکە و تێر بکەیت ئەزانی چییە ئەمە وا لە تۆڕەکە دەکات ئایانکە بە ئاگر لە ئیشە کاکە شێخ ئەوەیە تۆ چیو لێ کرد ئەگەر هاتی تۆ ڕێزگرتن باشە زانیاری پێبەخشین قازانج پێبەخشین لە دەستی تۆ لە دەستی تۆ قازان یعنی تۆ بەمانە بەهای و بەرز کردوێتەوە ئەو کاتێک کەستەکە ئەڵێ ئەوە منم ئەم هەموو ڕێزە ئەم هەموو قازانجە لە دەست تیمەکەی منەکەمیان لە دەست لیدەرەکەمەکەم کەواتە تۆ لەوێ لیدەرێکی فعالی بەڕاستی هەردوو بابەتەکە پەیوەندیان بەیەکەوە هەیە هیوادارم گەشتی بێ بابەت دەستە خۆش بێ ڕوونە زۆر ئەم کاتتان باش ئەم کاتە و باش دەست خۆش مامۆستاجیان بۆ سوپاس بۆ ئەمریکا کۆرنەر وادارین ئەم جۆرە خوڵانە بەردامی پێبدا و من لێرە بە پێشنیارێک و یەک دوو پرسیاری بۆ جەنابێت پێشنیارەکە بۆ ئەمریکا کۆرنەرە بەڕاستی لە مەسلەی نێتۆرک مارکتینگ هەمومان نەزانین کە ئەمریکا تەجروبەیەکی باشی هەیە و ئەمریکا لە پەنجەکانەوە لای سیستەمی نێتۆرک مارکتینگ ئیشی پێهاکات و وەکو جەنابیش لە سەرەتا بڵێن کە ئاماژەت پێدا ئەمان قۆناغی فەیک و کۆمەڵە قۆناغی سەختیان بڕیوە لە مەسلەی نێتۆرک مارکتینگ و ئێستا نێتۆرک مارکتینگێکی حەقیقییان هەیە بۆیە من هیوادارم بەڵێ تعدیلاتی نێتۆرک مارکتینگی حەقیقییان هەیە بەڵێ هەم ساید وەم بڵێن ڕقابەشان هەیە کە ئەو شەریکاتانی لە بواری نێتۆرک مارکتینگ ئیژەکان لەوێ لەژێر چاودێری حکوومەتن بۆیە مەبەسمەوەیە هیوادارم ئەمریکا کۆنەر گرنگی بۆم بابەتە زیاتر بدە لە کوردستان مە بابەتێکی تازەیە لەگەڵ تازەکەش و کوچەنابێت ئاماژەت پێدا کۆمەڵێک ئیشکالێتی ڕوبەڕوو بووەتەوە بەڕاستی دەستخۆش بێ شتێکی باشە چۆن دەڵێت لە ماوەیەکی کەمە شتێکی سەریع ئاماژێکی باش بوو بەڵام ئەگە کرێم دەوراتە بەردەوام پێ بدرێت بە تایبەتی تەجروبەی ئەمریکا بۆ ئەمە شتێکی باش دەبێ کە زانیاری زیاتر بگەێنن لەبەر دووە کارێکام لەبەر خەڵکی کە خۆی بەشداری نێتۆرک مارکتینگ ناکات زیات شارەزا بێت دووەم بەداخەوە لە وڵاتی ئێمە هەمیشە بربەستەکان کەمە پرسیارە بۆ جەنابێت بربەست زۆر دێتە پێشەوە لە تەجروبەی 100 ساڵی ڕابردوو بینیمانە هەر شتێک کە پێشکەوتنێک سەرەتا دێتە وڵاتانەوە مەسلەی ڕێگریەکان زۆرن ڕێگیری ئاینیمان هەیە کە بەداخەوە لە نێتۆرک مارکتینگ بەدەرنیە لەمە و پێشنیاری جەنابن نازانم چییە بۆی کە ئێمە بتوانین ڕوبەڕووی ئەو تەوژمە ئاینیە بینەوە کە بەداخەوە بە هەڵا وەکو سەجەنابێت تۆ خۆت ئاماژە پێدا کە تو شارەزایەکی تاوات نییە لە نێتۆرکەکانی تر بۆی قسە لەسەر نەکرد بەڵام مامۆستایانی ئاینی بەبێەوەی من شارەزایەکی ئەوتوان هەبێت لەسەر مەسلەی نێتۆرک مارکتینگ و ئەم سیستەمی کە ئێستا جیهانیشی لەسەرەکە چەپ و ڕاست زەر بێت بەسەر ئاتێنێت وە ناشرینیەکەن ئێمە چی بکەین بۆی بتوانین ڕوبەڕووی ئەو چۆن دەڵێ فکرە بینەوە کە ڕێگیر بێلەوەی کە ئەم کارە ناشریم کامە یەک دوو بەداخەوە هەندێک لە شارەزانی بواری ئابووریش زۆرجار بان قەستیان بە نەشارەزایە دەکەونم هەڵەیەوە و یەک دوو راپۆرتمان بینیون لە کەناڵەکانی ڕاگادن جەناب وەکو شارەزایەکی بواری ئابووری پێشنیارێت چی یاخود چی بکرێ بۆی کە ئەو خەڵکانی کە لە بواری ئابووریە شارەزان یعنی وەکو جەناب ئەوەش پێدا لەوانەیە گروپێکیان نێتۆرکێکیان شەریکێک فێک بێ یاخود لە ڕاستیە نچێتە چوارچێوەی ئەو سیستەم و یاسایی کە نێتۆرک مارکتینگ شتیاکە بەڵام ناکرێتەوە لە بەرامبەر ئەمە هەرچی شەریکاتی تری نێتۆرک مارکتینگ نەزەڕوی سپیکەی بۆ بڵێ ئەمە قۆڵ بڕینەوە مەسەختە چێم بەداخەوە لە کەناڵەکانی ڕاگادنەوەمان گوێ لە بۆ کە نێتۆرک مارکتینگیان بە قۆڵبڕین و سەختەچێتی نیشانداوە بۆیە پێ باشە جەنابێت وەکو شارەزای بواری ئابووری هەم پێشنیارێت و هەم ئیشی ئەم گروپە بەڕێزە و جەنابتانەوە بێت کە هەوڵ بدەن زانیاریەک بۆ شارەزای ئابووریانە بڵێن کە بەداخەوە لەوانیان دیشان شارەزای ئابووری نەبن بەس لەم وڵاتە دائما یەک ئشکالێتمانەیە لە هەموو قەیرانێکە لە هەموو بابەتێکە هەموو خەڵک ئەبێتە شارەزا لە بوارە بۆ لە مەسلەی سیاسی هەموو بێتە شارەزا لە بواری سیاسی و لە بواری ئابووری هەموو شارەزای لە بواری ئابووری بۆ شێوەیە دەستا خۆش بێەوە سەرکەوت بن دووبارە کاتمکردن کاتێکی خۆش بۆ تۆش لە ڕاستیە کاکە برام کاک سەنگەر ڕاستیەکەی خۆزگا و پرسیاری یەکەم لە مەلایەکی ئاینی بکرایە کە ئایا ئێمە چونکە بۆچی دین ئەبێ بە دین وەڵام بدرێتەوە من ئێستا ئەگەر بێم قسە لەسەر بواری دین بکەم ڕەنگە یەکەم ئەو شارەزاییم نەبێ کە بەڵام ڕەنگە دووهەم بڵێن کاکەوە بۆچی قسە سەر دینەکە بەڵام ئێمە ئەتوانین یعنی پێشنیاری من ئەوەیە ئەم بزنسە لە ڕووی دینەوە چۆن یعنی ڕووە گەشەکەی دەربخرێت ئەوەیە کە بین مقارنێ بکەین لە نێوان حەڵاڵ و حرامە بەڕاستی پێویستمان بە مامۆسای ئاینی هەیە
بێ ئەو دیوانەمان بۆشی کاتۆ کە تا چەند حرامە تا چەند حەڵاڵ ئەمەیەک چونکە بمانێ نەمانێت دین بۆتە بەشێک لە کللتوری ئێمە ڕۆچێتە ناو کۆمەڵگەوە کە باشە یا خراپە قسم لەسەرەوە نیە باشە بەڵام دوجار شتێکەیە فەلسفەیەکی دین هەیە بۆ حرام و حەڵاڵ بەڕێزان ئەڵێ حرام و حەڵاڵ وجدانی ئینسان تەحلیلی ئەم بابەتاکە تا چەند دینیش پێمان ئینەما ئەعمال بالنیە نیەت ئەڵێ شەرتە لە مەسەلەی ئەمەیەکە ئایا تا چەند حەڵاڵ تا چەند حرام وا بێ مامۆستایەکی ئاینی بێت بەڕاستی قسە ئەم بوارە بکە کە چۆن بە چ پێوەرێک حرامە و بە چ پێوەرە حەڵاڵ من قسەم سەر جانبە عیلمیەکانی کرۆ کەڵە بێت مارکتینگ وا بێت و هەر شتێک فەیکی تیانە بوو بەڕێزان ناچێتە قەڵبی حرامەوە من نامێ قسەی لەسەر بکەم چونکە فەیک هەر ئەوەش نەبێ بە کەسێکی لە ڕووی ئیجتیماعیشەوە لە ڕووی ئەخلاقیشەوە ئەخلاقی بزنس جوان نییە شتی فەیک باشە مەسەلەی پرسیاری دووهەمە بەڕاستی من پێشنیارەکەم یعنی هەل لە خۆمەوە هەتاکو سەرجەم مامۆستایانی تری ئەم بوارانە بەڕاستی بواری مارکتین و خەڵکانی شارەزە لە بواری ئابووری قسەیان هەبێ لەسەر ئەمەی کە نێتوەرک مارکتین ئەمەندە ناشرین نییە کە ناشرین کراوە لەبەر ئەزانی بۆ بەڕێزم بە پێ علم مادام شەریکەکە هەر کۆمپانیایەک ئێستا ئەم بیستریدی من باسم کرد طبعا ڕجستەرە لە بەریتانیا باشە خازعە بۆ ڕقابی مالی بەریتانی واتە چییە واتە زەریبە ئەیە لەوێت کەواتی تەمای سلقی هەیە لە ئەمریکا لە دووبەی ئەمانەی سەرمێنە کەمە فەیک نییە کەواتە ئیتر ئێمە بابین قسە لەسەر دیوە عیلمیەکەی بکەین کاکی ژیان ئەم بزنسانە هەوی نێتوەرک مارکتین کە باسەکەین بەشداری پرۆسەی ئابووری وڵاتەکە مادام بەشداری پرۆسەی ئابووریەکە ئێمە ئەبێبین چی بکەین ئەبێبین ئەو دیوە جوانانەی پیشان بین کە لە بەشدارن لە دیوی پرۆسەکە بەڕاستی و ئەو نێتوەرک مارکتینانی کە فەیکن حەقە ناوی بوتێ حەقە بڵێ کاکە ئەمە فەیکە ئەمە ئەوی کردو ئەمە واکە حەقە ناوی بۆ ئەوی نەیکات یان ئەگەر بە تەماشە بیکایت لە مۆدوانێک بۆی تاچی کوردی تر زۆر هەڵخەڵاتێنرا بەڕاستی ینی با بە ناوی قسەی زەردوسوور و باق و بریقەوە بەڕاستی خەڵک هەڵ نەخەڵدن پێشنیاری من ئەمەیە بۆ کاک سەنگەر و بۆ هەموو ئەو بەڕێزانی کە یانە نێتوەرک مارکتینگ بکەن تکایە ڕوبەڕووی داتای ڕقەمی ببنەوە لە نێتوەرک مارکتینگەکەتانە ڕوبەڕووی ستیتمنت ببنەوە بزانە پارەکەتان چی لێ پارەکەتان ئەچێتە چه شەریکێک و تەداولاتی پێکرێت بڕی ئەو تەداولاتی پێکرێت چەنە ئەو ئامارانەی کە دێن ڕۆژانە دێنە ناو ئەکاونتی تۆ چییە چۆنە ببنەوە لە دیوە عەقلانەکەی بزنس نزیک ببنەوە بۆ ئەوەی هەست بۆ بکەن کام بزنسە فەیکە کامە فەیک نیە ئەمە ئەو دووەم داوا لە خۆمەوە دەست پێ بکەم لە ئەمە بۆ کاکاوی بەجێڵم ئایا وەک ئەو بەڕێزان وەک ئەمریکان کۆرنەر تا چەند موسیرن یا سوورن لەسەرکردنەوەی ئەم جۆرە دەورانە ئەو ئەتوانێت جوابی خۆی هەبێ برادرانی ئەمریکان کۆرنەر هەر کاتێک ئەوان ئیشیشان بە ئێمە بێ لە بەرامبەر خێر و خۆشی خەڵکا بێ من لەوە بچووکترم نەتوانم خزمەت بکەم بەڕاستی ئەمە بەڕاستی منم قسەیەکە بۆ برادرانی ئەمریکان کۆرنەرش ئەو باش دەزانن کە زۆر دەورە لەگەڵانە بەشدارم دەورەکانمان ئێمە بە ڤۆڵەنتەریە چ بۆ من ڤۆڵەنتەریە خۆبەخشانەیە چ بۆ ئەمریکان کۆرنەرش خۆبەخشانەیە بەڕاستی ئەوانی فەقیرانە هەر بامان شێویشەکە لەبەرەوە پێویستە ئەو جواب کاگەبووی داوای لەکەم جواب باتەوە گەر کاک برادرانی ئەمریکان کۆرنەر تا چەند سوورە بن لەسەر ئەم دەورانە بە تایبەتی زەخکردنەوەی نێتوەرک مارکتینگ لە ناو دەورەکانیانە ئەمە هیوادارم گەیشت بێت پەیامەکە شتەکانی جەناب قوتەکانی جەنابم زۆر بەدڵ بوو کە زۆر باشی باسی پرۆگرامەکانە کرد و لەگەڵەوەشا بە هیچ شێوەیەک ئاماژە بەوە نەیە کە جەناب لە هێر شوێنەکایشەکەی پرسیاری کاکنەوە کە ئێمە ئیجازە نێتوەرک مارکتینگەکانی ئەمریکا بکەین ئەو لەواچێ بەشی بزنس و بەشی ئەو بەشانی کە لە مەجای اقتصادا ئیشەکەن لە قونسڵخانە ئەوان بەڕاستیی لەو مەجای ئیشەکەن ئێمە زیاتر لە مەجای کللتوری و تعلیمی و بەرەو پێشبردننی گەشەپێدانی خەڵکی ئیشەکەین لەواچی ئێمە نتوانین لەو مەجای ئیشکەین بەڵام ئەتوانین ئەمە ئێقتراحی بکەین بۆ کۆنسڵخانە کە ئەوان خۆیان ئیش لەو مەجالێک بە چۆن چونێکری ئەوان بەڕاستێکی نایزانم دیوێکی تری ئەوە بوو کاک وتی نێتوەرک مارکتینگ ناشرین کراوە لە کۆمەڵگەی ئێمە ئەمریکان کۆرنەر تا چەند ئامادەیە بۆ نمونە ئەم دەوراتانە پەرەی پێبە دەورات لەسەر نێتوەرک مارکتینگ نەک باسی کۆمپانیاکەین دەورات بە شێوەیەکی عام لەسەر تەسویق بازارگەری ئێمە پێشتریش خولمان هەبوو لەگەڵ جەناب مامۆساییان پێشتر خولی مارکتینگمان هەبوو ئێستا وەزعەکەەوە ئیجابەکە دۆخەکەەوە ئیجابەکە کە خولەکانی خولی مارکتینگ کە باسی ئێمە ئۆنلاین مارکتینگ بکەین بۆیە لاچێت ئەمە بەردەوامین لەم خولانە بەڵام بکو ئاماژەم پێە بەو شێوەی کە جەنابەت بەو نهجی کە جەنابەت لەسەری ئەڕۆیس و بەم بەنهجی کە مامۆستا پەیوەندە ئامادەیەکە سپاس دەست خۆش جەناب خۆش
ئەگەر بەڕێزێک تر پرسیارێکی هەبێ بەڕاستی زۆر چاکە گەڕێنەوە لای پرسیارەکان بەڕێز تابان ئیبراهیم کاتەکەمان هین کردووە ئوستاس چەند پرسیاری تر ئەچێت با بڕوا ئەگەر ئامادەبووان پێیان خۆش ببمێنەوە خەینە زۆر تەبیعی زۆر چاکە فەرموو بەڕێز تابان سڵاوتان لێبێ هاوڕێیان سڵاو لە جەنابیشت تابان خان فەرموو ئەگەر پرسیارێک پێشنیارێک هەیە ماکی هەیەت ئەمە بەڵێ بەڵێ فەرموو من جملێتە فەرموو زۆر باشە دەست خۆش دووبارەی مامۆساگیان سوپاس بۆ ئەمریکان کۆرنەریش بە هەمان شێوە ڕاستی مامۆساگیان من دوو پێشنیارم هەیە یەکێک لە پێشنیارەکانم بۆ هەموو هاوڕێیان بۆ هەموو کەسانی کێسی گویان لە دەنگمانە من لەم چەند ڕۆژە بۆم دەستکەوتووە کە زۆربەی و کەسانی بەشداریان کردووە لەم خولەیە ئەو کەسانن کە تاڕادێک زۆری نایانەتوان بڵێم لە نێتۆرک مارکێتی ناکارەکەن هیوادارم لە هەر کۆمپانیایەکی بێ دوودڵی بێ جیاوازی ئێمە خۆمان ئاراستەکەین بۆ ئەوەی کە بە هەمومان ئێمە کۆمەڵێک سوارچاکین بەڕاستی لە ئێستاە ئەتوانین نێتۆرک مارکێتین لە هەرێمی کوردستان بە باشترین شێوە بەرینێ پێشەوە و ئەو دیوە ناشرینەی نێتۆرک مارکێتین باش بکەینەوە لە هەرێمی کوردستانە وەکو هاوڕێژ ئاماژەی پیاکە ناشرین کراوە بەڵام هیوادارم پێشخستنی کۆمپانیاکەی خۆم لەسەر ئەساسی شکاندنی کۆمپانیاکەی بەرامبەرم نەبێت کە ئەمە بەداخەوە ئەیبینم من خۆم بەشداروی کۆمپانیایەکەم بە نمونە کەزیەت بۆ لای من ئەڵە لە فلانە کۆمپانیا وایان بە کۆمپانیاکەی تۆت کە ئەمەش بەڕاستی ئێمە بێ خۆمان سوارچاکەکانین خۆمان ئاگاداری ئەو حاڵەتە بین داواکارم لە هەمویان دیوێکی ناشرین بزنسە لە یەکەم دەرساوتم کە کاتێکیش تۆ ڕێکلامەکەی نابێتەوە لە ڕێکلامەکە و تەشیر بێ بۆ بەڕاستی بۆ براندەکانی تر و کۆمپانیەکانی بەرامبەر بەڵێ بەوە ڕاستە بێوا بێت بەدڵنیاییەوە من ئەو داواکاری تاوانخان قسەمان لەسەر ئەوە بوو من بۆیە هاتم ئەم بابەتەم ئیبراز کرد نێتۆرک مارکێتین ئەمڕۆ و من بۆیە ئەو دیوە خراپانیم خستە ڕووکە بوو کە بەڕاستی جملێ کوشندن من بە سیاقی علمی ئەیسەلمێنم کە ئەم جملانە زۆر خراپن بە بێ گوێدانە ئەوەی کە چێ کۆمپانیای لە چه کۆمپانیەکە چێ ئەندامی کوێیە گرنگ ئەوەیە منم علمە هێمە بیگەێنم ئیتر بەڕاستی کە کاتێک هاتوو نێتۆرک مارکێتین پەرەیسان لە ناوچەکەی منە لە وڵاتەکەی منە بەڕاستی بۆ هەموو کۆمپانیەکان پەرەدەسێنن ئەمە حقیقەتەکەی ڕاستە بەتەکی ئەمە یەکێک لە پێشنیارەکانم بوو بۆ ئەو هاوڕێیانە و بۆ طبعاً من لە خۆمەوە دەست پێەکەم هیوادار من ئەوە نەکەم و بەدڵنیاییشەوە نایکەم و شانازیش بە ئیشێگەواکەم کە نێتۆرک مارکێتین و بە هەمان شێوە بە کۆمپانیاکەش کە کاریتیاکەم بەبێ ناوهێنانی هیچ شتێک جگەلەوە مامۆساگیان شتێکی ترم بۆ دەرکەوتووە کە ئەکرێ بە نمونە ئێستا کەسێک هەبێ لە کۆمپانیایەکی تر دوای شکست خواردنی لە کۆمپانیایەک بەشداری کردبێ لەوەی خەریکە سەر ئەکەوێ ئەمە معنای ئەوە نییە 100% ئەو کۆمپانیای پێشترکاری لێکرد خراپ بوو نەخێر ئەوە ئەزمونێکی یابەتەوە ئەو هەڵانی لێوێ کردت ئێستا لە شوێنەکەی ترت نایکی کەواتە 100% ئەو شتە ڕەفز نەکەین کە بەڕاستی ئینسانە بێ وەفای هەبێ بۆ ئەو شوێنی کەش کەلیمەیەکی تیافێر بوو وادارم دیسان ئەوەش نەکەین بەشکاندن بۆ ئەو کۆمپانیای کە پێشتر کارمان لێ کردو و هیچی ترم نەماوە سپاسانەکەم تابان خان من باسم کرد وتم قازانج لە ناو نێتۆرک مارکێتینە لە دوو جانیبەوە دەست دەکەوێ بەڕێزان قازانجی مادی کە پارەیە قازانجی معنەوی قازانجە معنەوەکە تۆ لە پێشتر لە هەر کۆمپانیێک تر بوو بی بزنسی ترێ کردووە لە ڕێکخراوێکیشە کردووە ئەها چی کۆ کرد خەرمانێکی زانیاری کۆ کردوێتەوە ئەمە هاوکارە دەکات بۆ من بۆ نێتۆرک مارکێتینگ بەڕاستی پێدەڵم بۆ لەبێ پێگەی تۆ لە کۆمەڵگەیە دیاریەکە تۆ قاڵەکاتۆ لەسەر هەندێک بابەت ئیسفادەی لەکەی جا لە هەر پرۆژەیەکە ئیشەکەی لە هەر کۆمپانیێکی نێتۆرک مارکێتینگشەکەی هەتا تەجروبە و زیاتر بێ ئەمە قازانجی معنەوی لەوێ بە مادە بۆ دەشکێتەوە ئاگادار قسەکەی من ئەوم ئاماژە پێیە وەکو سیاقە زانستیەکە تێبینەکەی تۆش زۆر جوانە ڕاستە دەسە خۆش بەڕێزان بە داوای لێبوردنەوە لە بەروی کاتەکەمان زۆری خایاند و لە کاتی خۆمان زیاتر لامان ناوە واروە هەنێک کاروباری تایبەتی ئەمریکان کۆرنەریشەیە کە دوای ئەم میتینگە بەڕێواچێت بۆیە پێویستەکە ئێستا بووبنەوەی ئەم ڕۆمان تەواو بکەین جانازەم ئەگەر مامۆسای سەرنجێکی تری کۆتایی خۆی ما بێت بە بینەرانی بڵێت و بۆی ئێمەش کۆتایی بە
خولەکە بێنین بۆ ئەمڕۆ. من لە ڕاستیە سەرەتا خۆشویستی زۆرم هەیە بۆ یەک بەیەکتان کە بەشدار بوون ئەم چەند ڕۆژە. تاوان هەمووتان لای من بەڕاستی وەکو چۆن تەلەبەکانی خۆم لە کولیە بەڕاستی بە یەک چاوسیرەکەم ئێوەش بە هەمووشە بەم شکڵا بینم. ئەرچی ئێمە گەیاندنی زانیاریەکانە وەکو خۆی بەڕاستی و ئومێد دەکەم من توانی بێت لەم دەورەیە ئەو زانیاریانە وەک خۆی بگەێنم ببێتە جێگای سوود و ڕەزامەندی هەمولایەک. من هیچی ترم نەماوە وێ ڕێی خۆشویستیم بۆتان تەنها ئەوەنە من لە هەر جێگەیەک ئێوە ئیشێکتان بە من بێ بەسەر چاو بقدر لإمكاني لتوانای خۆما بێ بتوانین ئێمە و ئەمریکان کۆرنەر پێکەوە بۆتان جێبەجێ بکەین. زۆر سپاس. مامۆستاگیان دەستی خۆش بێت لەش ساغ بێ سەرکەوتوبی زۆر سواز بۆ ماندوو بنە سواز بۆ هەموو ئەو هاوڕێ بەڕێزانەی کە لەگەڵمانە بوون. ئێمە بەپێی وەکو پێشتر ئاماژەم پێیا بوو بەپێی ئەو چارتەی کە بەپێی ئەو داتایکێتە بەردەستمان لەسەر ئەساسی ئەوە شەهادەکان لە کۆتاییە وەرەگیرێ لەو ئێمە سبێنێمان ماوە و ئەو بەڕێزانەشدا لە بردیان لێکین کە ناتوانین ئێستا وەریان بگرین چونکە ئێمە دوای ئەم کاتە بەڕاستەکەی لە کاتی خۆمان زۆر لامانناوە دوای ئەم کاتە ئێمە میتینی ترمان هەیە لە ڕێگەی زوومەوە بۆ ئەبێ ئیشکارەکانی ترمان تاوا بکەین. بەڵام ژمارەی مامۆستا لەسەر سلایدەکانی دانرا بوو لەگەڵ ئیمێلەکەی ببورن ئەتوانن ئەگەر پرسیارەکانتان تاو نەبوو یان ئەتانێت پرسیارەکانتان وەڵامتان دەستکرێتەوە توان تەلەفۆن بۆ مامۆستا خۆی بکەن و ئەزانم خۆیشی بۆیە ئەو تەواضعی دەربڕیەوە بەڕاستەکەی کە ئەتوانێت جوابی تەلەفۆنی وتان باتەوە. ئێمە خۆشحاڵ بووین لەگەڵ جەنابتە مامۆستا سپاس بۆ هەموو بابەتەکانە سوودمان لە بابەتەکان وەرگرت دەستخۆشی دایانی دەستخۆشین و ئەوەشیان پێ ڕابگەنی کە بەیان ئەم خولە ینی تەکاملکردنی خولەکە بەڕێزان کە بزنسی ئەلکترۆنی بەیانی ماوە ئەوش لەلایەن مامۆستا هۆمەر کە شارەزایەکی بەڕاستی ئەو بوارەیە ئەتوانن ئیسفادی زۆر باشی لێ بکەن. من هیوادارم هەر سەرکەوتوو بن. سپاس دەستخۆشین بۆ ئێوە بۆ تەواوی ستافەکەتان کارگەڵ بیجان. دەستی خۆش مامۆستایان سپێنش مامۆستا وەکو ئێمە گوێگرێت لەگەڵمانە گوێ لە مامۆستا هۆمەرەگرین هەمان بێکوین بینینەوە ئینشاڵا سپێنێ. زۆر زۆر سپاس بۆ هەمووتان ئینشاڵا سپێنێتان بینەوە خواگەداری هەموو لایەک بێ و بەشتان ساغ بێ. خواتان لەگەڵ بێ.